ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد ئازیزان لە هەر کوێیەکی ئەم دنیاە و کوردستانان خۆشحاڵین جارێکیکە بە یەک شا دەبینەوە لە پێگەکەی خۆتان لە فلیمسازان. ئازیزان وەک هەر جارە و لە هەر وانەیە و هەوڵەدەین وانەیەکی دانسقە یان بابەتێک هەڵبژێرین کە ئەو بابەتە پێویست کات بۆ بواری فلیمسازی کە چۆن هەوڵ دەین گۆڕانکاری دروستکەین، چۆن هەوڵ دەین خۆمان لە کێشەیەک لە ئاریشەیەک ڕزگارکەین تا بپەڕینەوە بچین بەرە و هەنگاوێکی کەی بەرەو سەرکەوتن. ئەم جارەش بابەتەکەمان هەر لە بابەتی دەوروبەری بابەتی شوناسە، بەڵام ئەمیان جیاوازە. ئایا ئێمە توانیومانە لە بەرهەمەکانمان مۆرکی جێپەنجەی شوناسی خۆمان لە بەرهەمەکانمانە بدۆزینەوە؟ یان هەتاکو ئێستاش ئێمە ئەبێ بەرهەمە بیانیەکان ببینین، کەمێ لاسایی بەرهەمە بیانیەکان کەینەوە، یاخو هەر بەرهەمێکی بیانی بێنین سەر لە نوێ دەقاوێزانی کەین، ئامادەی کەین بیکەین بە کوردی، یاخو هەر بڕۆین دەقێکی بیانی بێنین و ئیشی لەسەرکەین. ئەڵبەتە ئەمانە ئایا متمانەمان بە خۆمان نییە؟ یان هێشتا ئێمە پێنەگەیوین؟ یان هێشتا ئێمە بەرهەممان نەگەشتۆتە ئەو ئاستە؟ ئایا بەرهەمە یان ئاستی نووسینەمانە، یاخو ئاستی دەرهێنانمانە، یاخو چی ئاستێکمانە کە وای کردووە ئەم ئەستەنگ و ئاریشە گەورەیەی لە بەردەم هەنگاوەکانمان دروست کردووە و هەنگاوی هونەریمان بە تایبەتی بواری فلیمسازیمان هەر بەجارێ سست و لاوازە. بۆ ئەم بابەتە ئەم شەو هاوڕێ ئازیزم کاک حەمە سوار عەزیز لەگەڵمانایە. کاک حەمە سوارجان بەخێر بەی باندی ئەمان. ئێوارەتان باش کاک سەرکەوت، زۆر زۆر سوپاس بۆ فلیمسازان کە هەمیشە بەبێ پسانەوە بە بەردەوامی دەواازەیەکی واڵا کردووە بۆ گفتگۆکردن لەسەر پرسە هونەریەکان بەتایبەت لە بواری فلیمسازی و دراما، کە پێم وایە پرۆسەی فلیمسازی و دراما لە کوردستان پرۆسەیەکە پێویستی بە زۆرترین لایەنی تیۆری و پرسی ڕخنەسازی و توێژینەوە و قسەکردنە. ئەم ئەکاونتەوە ئەم پێگەیش بەڕاستی ڕۆڵێکی باشی بینیوە لە شڕۆڤەکردن و گفتوگۆکردنی لایەنە جیاوازەکانی ئەم پرۆسەی و پێشم وایە خەڵکانێکی زۆر سوودیان لەم پێگەی بینیوە. بۆیە من دەستخۆشی لەجد لە تۆی بەڕێزەکەم کە ئەوە ماوەیەکی زۆرە بەبێ پسانەوە بە بەردەوامی بەبێ ئەوەی تااقەتت بچێت لە ڕەوشەکە کە بەداخەوە بەشێکی زۆرمان خەریکە تااقەتمانەچێت لە ڕەوشی کللتوری لە وڵاتە، بەڵام تۆ باورەیەکی بەرزەوە کە هێز و ئەنرژیش بە ئێمەش دەدەی لەم پرۆسەیە بەردەوامی و ئێمەش گەرم دەکەیتەوە لەگەڵ خۆت بۆ ئەوەی بەڕاستی ئەم پرۆسێ زارشکە بخینەوە بەر توێژینەوە، قسەی لەسەر بکەین، دیالۆجی تیا بکەین، میکانیزم و ڕێو شوێنی گرنگ و دروست بدۆزینەوە بۆ باشترکردنی پرۆسەی دراما و فلیمسازی و هونەر و کولتور بە شێوەیەکی گشتی لە کوردستان. زۆر سپاس بۆ میوانداریتان زارشکە و دەستخۆشی لە ئێوە و هیوادارم بەرنامەیەکی باش پێشکەش بکەین. چاوەکەمی کا حەمە سوارجان خۆشحاڵم و بەڕێستان وا ئەم شەویش لەوانەیەکی کەی جیاواز بوانەیە کە ئەکرێ ئەشێ ئێمە دەستنیشانی کەین و گەنگەشێکی تێروتەسەری لەسەرکەین. خۆشحاڵم کە بەردەوام هەر جارێک بۆ هەر سوانەیەک ڕوم لە بەڕێستان ناوە، بەڕێستان بەبێ هیچ ئەستەنجێک، ئەگەر ئەستەنگ هەبوو بێ بەس لە بەروارەکە یابووە، بەڵام هیچ کاتێک یعنی حاڵەتێکی وام نەبینیوە بڵی ناتوانم. ئەوەیان زۆر زۆر جێ خۆشحاڵی منیشە و سەبارەت بەو بەوەشی کاڵین سارد نەبینەوە. ئەلبەتە
لەم پرۆسەیەی ئەمڕۆی کوردستانە کە ئێمە بینین کۆنیش هەروە بوو من پێم وایە لە دێرزەمانی مێژووەوە هەتاکو ئێستا ئەگەر هونەرمەندان و ڕۆشنبیران و خۆشمەندان نەبوونایە شتێک نە ئەما بە ناوی کورد زمانێک نە ئەمە ئەم زمانی کە ئێمە قسەمان پێکرد و هونەریش ئەوە هەر هیچ نە ئەمە ئەلبەتە ڕۆشنبیران و هونەرمەندان هێشتویانێتەوە و هەتاکو هوشیاری نەتەوەیش من هەر لە لای ئەوانەوە ئەیبینم ئیتر هەر ئەوانیش بوونە سەرەڕەم بوونە و قەلغان بوونە و پشتیوان بوونە بۆی خەڵکانی ئازا و بەجەرگیش بهێن نەبوونەوە با کۆڵ نەدەینێمە ئەلبەتە کاروانەکەمان زۆر دوور و درێژە و بارەکەشمان زۆر قورسە تا دێت کێشەمان کێشە و ئەستەنگی لە بەردەممانە زیاتر قورسە بێت اینجا بێ ئەمە هەر نەدەین چاوەکەمی کاک حەمەسوارجان بەخێربەی بان چاوم کا حەمەسوارجان ئێمە ئاگامان لێیە وەکو خۆم و خۆشت بە سوتفە لە کۆمنتێکەوە ئەم بابەتە دروست بوو ئەم بابەتە ئەم شەومان لە گەنگەشەیەکی من و تۆ بۆ چوونێکی جیاوازی من و تۆ هەڵبەتەم بۆ چوونە جیاوازش ئەم بابەتە ئەزانم بە پێسترەکات ئایا ئێمە لە کوێی دۆزینەوەی شوناسی خۆمانین کا حەمەسوارجان بەڵێ پێت وایە لێ یا خۆت پێشەکی تێ فەرموو طبعا زۆر سپاس بەڕاستی خۆشحاڵیشم کە لە ئەو بەرنامەیە کە هونەرمەندی بەڕێز عەلی کەریم تیا میوانی ئەم شوێنە جوانە بوو کە من کە لە باسی ئەوەی ئایا ئێمە پێویستمان بە چ جۆرە تێکستێکە بۆ بنیادنانی شانۆ و درامای کوردی تێکستی خۆماڵی یاخود تێکستی بیانی بێگومان زۆرێک لە جیایی و ڕوانین دروست بوو کە ئەو پێوا بوو شانۆی کوردی و درامای کوردی تەنها بە تێکستی بیانی دروست دەبێ و دەچێتە پێشەوە منیش ڕێک پێچەوانەکەی دەبینم ئەمە شتێک نییە من کە تایدا دیدگا بۆ چوونی کاک عەلی کەریم ڕەتکەمەوە کە هونەرمەندێکی گەورەیە مێژوێکی گەورەی هەیە خزمەتێکی زۆری بە هونەری شانۆ و دراما و سینەمای کوردی کردووە بەڵام ئەم کۆمنتە بووە دەرفەتێک بۆ ئەوەی بەسەر پێشنیاری تۆی بەڕێز گەنگەشەیەکی ئەمە بکەین بەڕاستی شوناس بۆ ئێمە شوناس لە هونەری ئێمە لە سینەمای ئێمە لە شانۆی ئێمە لە درامای ئێمە لە هەموو بوارەکان لە مۆسیقای ئێمە لە شێوەکاری ئێمە شوناس بۆ ئێمە گرنگە یان گرنگ نییە و بایەخی شوناس چییە لە کاری هونەری و بۆ دەبێت شوناسمان هەبێ و ئەگەر پێویست نییە بۆ دەبێ نەمان بێ و شوناس چی دەگرێتەوە ئێمە چی بکەین بۆی هونەرەکەمان شوناسێکی هەبێ و ئایا ئێمە وەکو هەر میلەتێکی تر دەتوانین مامەڵە لەگەڵ پرسی شوناسا بکەین ینی ئایا پرسی شوناس بۆ میلەتێکی وەکو کورد یەکسانە لەگەر میلەتێکی وەکو ئەڵمانیا وەکو با بڵێن سویدیەکان یا ئیتالیەکان یا هەر تەنانەت فارسەکانیش یعنی ئایا شوناس ینی بەهای شوناس بۆ هەموو میلەتەکان وەکو یەکە یاخود تەفاوت هەیە لە پابەندبوون بە پرسی شوناسەوە و شوناس لە چی پرۆسەی هونەریە دەکرێت ئەمانە هەموو لەم ئێوارەیە گەنگەشەی لەسەر بکەین کاک سەرکەوت بەڵێ کا حەمەسوارجان با ئێمە بچینە سەر نقطەیەکی کە ئایا دۆزینەوەی شوناس لە هوشیاریەوەیە یاخود لە سەقامگیری نەتەوەیە لە هوشیاری نەتەوەیەوەیە یا لە سەقامگیری نەتەوەیەوەیە بۆ نمونە با بڵێن ئێستا وڵاتێکی وەکو ئەڵمانیا میلەتێکی وەکو ئەڵمانیا سەقامگیریان بەخۆیانەوە بینیوە بۆیە ئەو هەموو ئەدیب و فەیلسوفە گەورانەی تیا دروست بووە و ئەو ئەدیب و فەیلسوفانە بوونە بە سەرچاو بۆ هەموو دنیا بۆ هەموو بوارەکان و یۆنانی شەروەها و رووسیا شەروەها فەڕەنسا شەروەها ئەلبەتە
ناتوانم بڵێم بەریتانیا و ئەنگلیزی شەروانە بوو یا وڵاتانی تر، بەڵام ئێمەی کورد ئایا ئەو ناسەقامگیریەی کە تاکو ئێستاکەش ئێمە بوونێکمان نییە وەکو دەوڵەتێک. ئەلبەتە دەوڵەت یەکێکە لەو کایانەی کە پاڵپشتیوانی هەموو چەمکە ڕۆشنبیری هوشیاری نەتەوەی شەکات. پێت وایە هوشیاری نەتەوەییە یاخو سەقامگیری نەتەوەییە کێشەی نەدۆزینەوەی شوناس؟ لە سەرەتا دەبی بەوە بڵێم کە شوناس بە قۆناغی جیاجیا مەسەرەن لە مێژووی مرۆڤایەتیە. مەسەرەن بۆ نمونە ئەڵمان تا ئێستاش بۆ ئەم دەوڵەتەی ئەمڕۆیان بۆ ئەو شوناسە ئەڵمانیە کە مێژوویی گەورەی دروست کردووە خۆیان بە قەرزاری کەسێکی وەکو ناپلیۆن نەزانن کە کاتی هات ئەڵمانیای داگیر کرد. ئەڵمانیا کۆمەڵێک قەبیلە و خێڵ و با بڵێن دەسەڵاتی تەفروتونا و لێکدابڕاو بوو کە هەر خەریکی شەڕ و یەکتر کوشتن بوون. بەڵام کاتێ ناپلیۆن هات ئەڵمانیا داگیر کرد و مەترسیەک کەوتە سەر شوناسی نەتەوەی ئەڵمان بەڕەغمی ئەوەی کە تەفروتونا و پارچەش بوون. ئەم داگیرکاری ناپلیۆن وای کرد ئەڵمانەکان بیر لە شوناسی خۆیان بکەنەوە، بیر لە نەتەوەی خۆیان کەنەوە. یەکبوونی نەتەوەی لە ئەڵمانیا دروست بوو. یعنی هێزێک ترسێک وای کرد یەکبوونی نەتەوەی جارێککە میلەتێک بگرێتەوە بۆ شوناسی خۆی کە یەکێکە لە ڕووکارەکانی نەتەوە. بۆ کوردیش یەکێکە لە خاڵەکانی مانەوەی کورد لەم سەردەما لەم کاتە لەو 100 ساڵی دوایە کە بە شێوەیەکی زۆر دڕندانە کورد ڕوبەڕووی تەفروتوناکردن و لەناوبردن و سڕینەوە دەبێتەوە. ئەوەی کە کوردی پاراستووە شوناسە. کورد هەمیشە لەو ملەتانە جیاواز بووە کە هەوڵیان داوە شوناسی نەتەوەی کورد بپارێزن. بۆیە شوناس پرسێکە زۆر پەیوەست نییە بە سەقامگیریەوە، بە پێچاوانەوە سەقامگیری و دروستبوونی دەوڵەتی مەواتەنە دەوڵەتی هاونیشتیمانی پرسی شوناس کاڵ دەکاتەوە. بەسەرەن ئێستا لە ئەوروپا پرسی شوناس پرسێکی زۆر گرنگ نییە لەبەرەوەی ئەوان گەیشتونەتە قۆناغی دەوڵەتی مەواتەنە دەوڵەتی هاونیشتیمانی کە تایدا هەموو ماف و ئەرکێکی دیاری کراوە، مافەکانی پارێزراوە و مرۆڤبوون و مافی مرۆڤایەتیان خراوەتە سەر هەر ڕیزبەندێکی تر. بۆیە لە ئەڵمانێک گرنگ نییە ئێستا شوناسەکەی ئەڵمانی بێ یاخود سویدی بێ یاخود نەمسایی بێ لە کاتێکا لە وڵاتەکەی خۆی بەشێک لە مافەکانی وەکو مەواتن وەکو هاونیشتیمانی پارێزراوە جا سەر بە هەر شوناسێک بێ. بەڵام بۆ کورد مەسەلەکە زۆر جیاوازە، تەواو پێچەوانەیە. شوناس بۆ ئێمە یەکێکە لە ڕێگاکانی مانەوە، یەکێکە لە ڕێگاکانی بەرگریکردن لە بوون نەتەوەیمان، چونکە ئێمە هیچ کیانێکمان نییە ئەم کەینونە نەتەوەیەمان پارێزێ. کێشەی ئێمە چوارچێوەیەکمان نییە، پەرژینێکمان نییە ئەم کەینونە نەتەوەیە بپارێزێت. تەنها شوناس، تەنها زمان، تەنها ئەدەب، فۆلکلۆر، جلوبەرگ، بیرکردنەوە، ئاینە کوردستانیەکان، هەموو ئەو خەسڵەت و ئاکار و ئەفکارانەی کە شوناسی کوردی پێکدێنن، ئەو میراتە نەتەوەیە لە کلتور لە کەلتور، هەموو ئەمانە بەشێکن لە شوناسی ئێمە و بەشێکن لە مانەوەی ئێمە. زۆر پێویستمان بەوەیە کە دەستیان پێوە بگرن، لەبەر ئێمە تا ئێستا تەنانەت دەوڵەتی نەتەوەشمان نییە. مەسەڵەن عەرەب دەوڵەتی نەتەوەی هەیە، فارس دەوڵەتی نەتەوەی هەیە، تورک دەوڵەتی نەتەوەی هەیە. ئێمە نە دەوڵەتی نەتەوەمان هەیە، نە دەوڵەتی مەواتەنەمان هەیە، دەوڵەتی هاونیشتیمانیمان هەیە. بالعکس لێمە لەو هەوڵاتانێک کە تایە دەژین لە هەر چوار پارچەکەیە تا ئێستا بە نیشتیمانی بە هاوڵاتی بێ شوناس سەیرەکرێن، تا ئێستا بە هاوڵاتی دەرەجە 2 دەرەجە 1 سیر ناکرێن کە لە ئێرانە فارس بە شوناسی فارس و هاوڵاتی دەرەجەیەکە، تورک لە تورکیا و عەرەب لە عێراق و لە سووریا. کەواتە بۆ ئێمە شوناس زۆر گرنگترە
لە ئەڵمانش زۆر گرنگترە لە فارس، زۆر گرنگترە لە هەر وڵاتێک کە دەوڵەتی نەتەوەی هەیە یاخود دەوڵەتی نیشتیمانی هەیە. بۆیە لە قۆناغی ئێستامانە لە مێژوو ئێستامانە ئێمە دەبێت زیاتر لە هەر میلەتێکیکە دەست بە شوناسەوە بگرین لە هەموو کارە هونەریەکانمانە و ئەو کارە هونەریە کوردیانش کە چۆتە دەرەوە و کاریگەری دروست کردووە و ینی بۆتە جێگای سەرنج ئەو کارە نەبوون کە شوناسی کوردبوونیان پێوە بووە و بەشێک لە فاکتەری ئەوەی کە خەڵک سەرنجی بۆ سەر ئەم کارە هونەریانی ئێمە هەبووە مەسەلەی شوناس بووە بۆیە ئێمە بووینە جێی سەرنجدەنا ئێمە نەفلیمەکانمان لە ڕووی تەکنیک و داڕشتن و چیرۆک و سیناریۆوە بەرزترن لەو فلیمانێک کە ئێستا لە دنیا و لە وڵاتانی دەوروبەر دەکرێت نەنمایشە شانۆگەریەکانمان لەو ئاستەن کە زۆر کاریگەر بن لە ڕووی تەکنیکەوە لە ڕووی داڕشتنەوە لە ڕووی دراماسازیەوە بەهێزتر من لە شانۆی خەڵکی تر نا گۆرانی مۆسیقاکەمان بەڵام ئێمە لەبەر ئەوەی شوناسێکمان هەبووە شوناسێکی جیاواز نیشاندانێکی جیاواز بیرکردنەوەیکی جیاواز ئەمە وای کردووە ببینە جێی سەرنج خەڵک بە شوناسی خۆمەمان ناسێتەوە خەڵک حسابێکی تایبەت بۆ ئەم شوناسە و ئەم بیرەنێتەوەی بکە کە زۆر گرنگە لە ئێستاە فیلمی کوردی شانۆی کوردی درامای کوردی مۆسیقای کوردی هەموو هونەرە کوردەکان تەنانەت ڕۆمان و ئەدەب و چیرۆک و شعری کوردی بەشێک بێ لەو شوناسە نەتەوەیی و مرۆڤ دۆستیەی کورد کە زۆر پێویستمان پێوێتی بۆی لە نێو ئەو ڕووبەرە گەورەی کە پێی دەوترێت جیهانگەرایی و عەولەمە و بچووکبوونەوەی دنیا ئێمە شوناسی خۆمان ون نەکەین چونکە ئێمە کە شوناسمان ون کرد هیچ بوونێکمان نامێنێ مەسەڵەن عەرەب ئەگەر شوناسی ونکە بەڵام چەندین دەوڵەتی هەیە فارس ئەگەر شوناسەکەشی ونکە دەوڵەتی هەیە تورکەیەتی ینی زۆر ئەفریقا هەیەی هند هەیەی کوێ هەیەی هەموو هەیەی کاتی ئەم نەتەوانە شناسی ژوون دەکەن بەڵام بەدیلێکیان هەیە کە حەقی مەواتەنەیان بۆ دەپارێزی حەقی هاو نیشتیمانیان بۆ دەپارێزی کە شوناسە کە دەوڵەتە کە کیانە کە دەسەڵاتە دەتوانێت هەموو کات بگەڕێتەوە بۆ ئەو پرسە شوناسە بەڵام بەداخەوە ئێمە هیچ شتێکمان نییە وەکو نەتەوە کە یەکبوونی نەتەوەیمان کە کیای نەتەوەیمان پارێزێ جگە لەو شوناسی کە تایدا زمان هونەر ئەدەب عادات تەقالید ئەفکار ئەدیان ئەمانە هەموو بەشێکن ئەبێ دەستی پێوە بگرین ئەبێ دەستبەرداری نەبین بە هیچ پاساوێک بە ناوی جیهانگەراوی بە ناوی دنیای پاش ڕۆشنگەری دنیای پاش با بڵێن پۆست مۆدێرن دنیای پاش دراما هەموو ئەم چەمکانە بۆ ئێمە هیچ خزمەتێک بە پرسی نەتەوەی و پرسی مرۆڤ بوون و هاونیشتیمان بوونمان لەو پارچە ڕووبەرە زەویانە ناکات کە لەلایەن وڵاتانی دراوس وڵاتانی داگیرکەرەوە داگیر کراوە ئەوەی ئێمە دەهێڵتەوە وەکو نەتەوەیەک ئەوەی ئێمە دەهێڵتەوە وەکو کەسێک خاوەن قەزیە ئەو شوناسێ ئەگەر ئەو شوناسەمان لە دەکدا ئەگەر لە تورکیا بووینە تورک و لە ئێران بووینە فارس و لە عێراق و سووریا بووینە عەرەب ئەو کاتە ناتوانین بەرگری لە هیچ شتێک بکەین. بۆ دەنگت نییە کاک سەرکەوت ببوورە لای خۆمەوە کۆکەیەکم وات بۆیە دەنگی خۆمم گربیرم ببورن کەواتە لە چەمکێکە هاوڕاین ناسەقامگیری ئەبێتە هۆکاری ئەوەی کە لەوەیە شوناسونکە بەڵام ئێمە میلەتێکین بەردەوام لە بەرگری بووینە وەکو میلەت ئەڵێم وەکو دەسەڵات ناڵێم وەکو میلەت وەکو ڕۆشنبیر و هوشیار با بڵێن کەسانی هوشیارمان هونەرمەندان و ئەدیبانمان بۆ نمونە کاک حەمە سوارجەم پێت وا نەبوو پێش ڕاپەڕین پێش نەوەتویەک بەرهەمەکانمان زیاتر شوناسێکی ئەکادمی جوانتری لە خۆی ئەگرد وەکو لەوەی کە لە دوای ڕاپەڕین کە ئێستا بە لێشا و بەرهەمیشمانەیە ئایا ئێمە لە دوای ڕاپەڕین شوناسمان لاواز نەکردووە ناڵێم ونکردن لاوازمان نەکردووە بەقەت ئەوەی پێش ڕاپەڕین
کاک سەرکەوت بەڕاستی ینی تۆ ئێستا ئاماژەت بۆ پرسێکی زۆر گرنگ کرد ئەو فترەیە کە پێوترێت پێش ڕاپەڕین و دوای ڕاپەڕین. طبعاً پرسەکە لە پێش ڕاپەڕینش دەستی پێکردی بوو بە تایبەتی ئەگەر لە بواری شانۆ دەست بڵێم زووتر دەستی پێکرد لە هەر هونەرەکانی تر لە بواری موزیک دوای ڕاپەڕین بوو لە بواری سینەما ڕەنگە دواتر بوو. کێشەی ئێمە لەگەڵ ئەو تیۆرە هاوردانەیە کە لە ڕوبەری تر لە کۆمەڵگەی تر لە پێگەی کە کۆمەڵگەیە کە هەموو ڕەهەندە کۆمەڵایەتەکانی لەگەڵ کۆمەڵگەی ئێمە جیاوازە کۆمەڵێک تیۆر سەر هەڵدەن کۆمەڵێک تازەگەری کۆمەڵێک نوێبوونەوە ڕوودەدا ئێمە بەبێ ئەوەی کە لە ڕەهەندی و لە پاشخانی بوونی ئەم تیۆرانە تێبگەین ئەم گۆڕانکاران تێبگەین دێن ئەم تیۆرانە ئەم پاش ئەم با بڵێن ئەم گۆڕانکاریانە ڕاکێشین بۆ ڕوبەری خۆمان بێ ئەوەی بزانین لە ڕاستیدا ئایا کۆمەڵگەی کوردی پەیوەندی کۆمەڵایەتەکانی ئێمە ئاستی دانایی و وشیاری ملەتی ئێمە گەیشتۆتە ئەو قۆناغی کە پێویستی بەم زۆرە گۆڕانکارە بێ ئایا بەڕاستی ئەم گۆڕانکارانەی کە لە درامای کوردی لە شانۆی کوردی لە سینەمای کوردی ڕوودەرن بەشێکن لە زەرورەتی گۆڕانکاری کە علاقەی بە تەراکمی تەجروبەی درامای کوردی و سینەمای کوردی و گۆرانی کوردی و مۆسیقای کوردی و فیلمی کوردیەوە یاخود بەشێکە لە چاولێکەری و هاوردەکردنی ئەو تیۆرانەی کە لە ڕوبەری تر لە نێو پێگەی کۆمەڵایانی تر سەریان هەڵداوە کە بێگومان بەشێکە لە پێداویستی ئەو کۆمەڵگەیە خۆی بەشێکە لە پێشکەوتنی ئەم کۆمەڵگەیە خۆی بەشێکە لەو گۆڕانکارانەی کە لەم کۆمەڵگەیە ڕوویداوە مەسەلەن بۆ نمونە با نمونەیەک باسکەم کە ئەبزۆرت لە ئەوروپا سەری هەڵدا لە ناوەڕاستی سەدەی بیستە لە پەنجایەکانە یعنی ئەوروپا لە نێو دوو زەنجی جیهانی گەورە هات بۆتە دەرەوە 10 ملیۆن قوربانی هەبوو سیستەمی ئابووری بە تەواوی وێران ببوو هەموو سیستەما اقتصادیەکان تووشی شکست بوون سیستەمی ڕۆژئاوایی سەرمایه‌داریش کەوتبوو سیستەمی سۆسیالیزمی اشتراکیەت کەوتبوو تەنانەت فەلسەفە و فکر و منطقیش کەوتبوون بۆ لەبەر ئەوەی یعنی بەشێک لە فکری و فەلسەفەی ئەوروپا دوو لە گەورەترین دیکتاتۆری لە ئەوروپا دروست کرد لەوانە یعنی ئەفکار و بیرکردنەوەکانی نیتشە هیتلەری دروست کرد و ئەفکار و بیرکردنەوەکانی مەکیاڤلی لە ئیتالیا مۆسۆلینی دروست کرد یعنی کەواتە جۆرێک لە متمانە بە هونەر نەما بە فەلسەفە نەما بە فکر نەما حرب هەموو ئەو تیۆرانەی پێچەوانە کردەوە ئەوروپا پرسیاریان لە خۆیان کرد باش ئەگەر ئێمە لە ڕێگا ڕاستەکە ڕوودەڕۆین ئەم شەڕە بۆ ڕوویدا ئەگەر ئینسان توانای بێگەیشتنی هەیە توانای هەیە لە یەکتر تێبگا ئەم شەڕە گەورە بۆ ڕوودا ئەم خەڵکە بۆ کوژرا ئەم قوربانیدان لە پێناوچی ئەگەر ئێمە لە ینی منطقمان هەیە فەلسەفەیەکمان هەیە هونەرێکمان هێشت ئەمانە وای کرد پرسیار ینی نیشانەی پرسیار بخەنە سەر مەسەلەی فەلسەفە مەسەلەی هونەر مەسەلەی شانۆ مەسەلەی سینەما وایان کرد پێداچوونەوە بکەم وتیان ئەم چەمکانی ئێمە دەستمان پێوە گرتووە چەمکی تەندروست نین لەبەر ئەوەی ئەم شەڕە و گەورە و ئەم کەوتنە ئابووریە گەورەیان لە ئەوروپا بەدەستێنە بۆیە پێویستمان بە بیرکردنەوەی نوێیە بە چەمچی نوێیە بە دنیابینی نوێیە ئەوە بوو ڕویان لە کۆمەڵێک تیۆر کرد کە لە ئەوروپا سەری هەڵدا لەوانە دادایزم سوریالیزم تەکعیبیەت لە ئیتالیا ئەبزۆرد و ئەوەی نەزەرەیە قەسوەی توندوتیژی لە ئەوروپا هەموو ئەمانە دەرهاوێشتەیەکی حەقیقی و درستی نێو کۆمەڵگەیەکی کۆمەڵگەی ئەوروپی بوون کە بە کۆمەڵی قۆناغا تێپەڕیوە بەڵام ئێمە وەکو کورد کاتێ بەر ئەبزۆرد کەوتین بەبێ ئەوەی هیچ بنیادێکی کۆمەڵایەتی ئابووری سیاسی ئاگایی وەعیمان هەبێ بەم تیۆرەکەمان هێنا وەکو تیۆرێکی هاوردە خسمانە نێو شانۆی کوردی خسمانە نێو درامای کوردی خسمانە نێو فیلمسازی کوردی خسمانە نێو مەسەلەی شێوەکاری کوردی ئەمانە وای کرد جۆرێک لە دابڕان دروست بێ مایکەکە بکۆوە کاک سەرکەوت گوێم لێ نابێ مایکەکەم کراوەتەوە کا حەمەسوار جۆ لێم نیە ئێستا گوێم لێتە بەڵێ ئەوە کاتێک کە تۆ قساکەی ستۆدیۆکە نایاڵێ من
دەنگی من و تۆ تێکەڵ بێت ئەوەیە مەسەلا بەڵێ ئەو بۆیە کە دەست بەرزەکەمەوە شتێ بێ بۆی بزانیم ێ قسە باشە بەڵێ قوربانتم چاوەکەمی بەسکا حەمەسوارجان بەنسبەت ئێمەی کوردەوە ئەتوانم بڵێم بەنسبەت ڕۆژەڵاتی ناوین بەگشتی شانۆ و فیلمسازی و تەنانەت با بڵێن ئۆرکێسترا ناڵێم ئالەتی مۆسیقا و ئامێرە مۆسیقییانەی کامان بووە ئۆرکێسترا و سەمفۆنیا و ئیتر دابشکردنەکان و تەنانەت پێشانگای شێوەکاریش بۆ ئەم ڕۆژەڵاتی ناوینە هوەرێکە هاتووەتە ناومانەوە دەخیلە یعنی داهێنانی خۆمان نییە بۆ نمونە ئێستا زۆرێک لە برادران ئێستا لەسەر خەتن یعنی ئاگایان لێیە لە ساڵانی هەفتاکان ئەو شانۆیی کە پێشکەشەکرا شانۆیەکی ئێستا کە بیری لێکەینەوە کرچووکاڵ بوو لە کاتێکە لە ئەوروپا و لە دنیا شانۆ پێشکەوتوو بوو گەشتبوونە مەسلەی وجودیت عبەسیەت با بڵێن برێختات بۆ بوونەوە کۆمەڵە مەدارسی گەورەی زۆر پێشکەوتو دروست بوون کەچی لای ئێمە هێشتا لە بینی پەردە و دیوارەکە و هەتا دەقەکانیشمان زۆر کرچووکاڵ بوو ئەگەر پیا بچینەوە بەڕێستان زیاتر لە من زیاتر بەو دەقانەیە چوونەتەوە هەمووی کرچووکاڵ بوو بەڵام لە و ئەو کاتە بەدواوە کە کۆمەڵێ خوێنکار ئەچن بۆ بەغا لە ئەکادمی بەغا خوێنن لە ئەکادمی بەغاش مامۆستاکانیان یعنی تۆ سێرەکەی دکتۆر عونی کەڕوومی بووە ساڵە دکتۆر سەلاح قەسەب بووە و ئیتر ئیبراهیم جەلال و ئەمانە چوونەتە دەرەوە لە دەرەوە ئەزمونونەکانیان هێناوەتە ناوە بۆ بەغا هەتا عێراق لەو کاتەیە لە بواری شانۆیە بەسەر هەموو دەوڵەتی عەرەبیە مستەوایەکی زۆر بەرزی هەبوو لە هەمویان بەرزتر بوو بەهۆی چی بوو بەهۆی ئەوەی کە لە دەرەوە شتیان هێنا ئەزمونونەکانی دەرەوەیان هێنا و ئێمەی کوردیش ئەو خوێنکارانەمان کە چوون بۆ بەغا کە گەڕانەوە ئەوانش لەگەڵ خوانەوە ئەزمونانی بەغایان هێنا لەگەڵ ئەوەی دەقی بیانیان بە ئەهێنا و نمایشیانە کرد بە وەرگێڕانێک دەقەکان نزیک بوون لە دۆزەکەی ئێمە بۆیە پەنایانە بردەبەری بەڵام لەگەڵ ئەوەیە گۆڕانکاری گەورەش دروست بوو هەر بۆ نمونە لە ساڵی 82 دکتۆر پاڵمی کە خوا لێ خۆش بوو جیاد دڵپاکی خراجی کرد لەو کاتەیە کاریگەریەکی زۆر گەورەی هەبوو زەلکاو کە هەرخوا لێ خۆش بوو عوسمان شێوار دەرهێنانی بۆ کرد کاریگەریەکی زۆری هەبوو و لە هەمان کاتە شانۆیی تەنەکە کە ڕۆمانەکەی یەشار کەمال و ئامادەکردنی کاکفواد مەجی مسری و دەرهێنانی مامۆسا ئەحمەد بوو کاریگەریەکی زۆری هەبوو ئەلەو کاتەیە ئەتوانم بڵێم خۆ پیشاندانە گەورەکەی 82 لە کەرکووک و هەولێر و سلێمانی دروست بوو ئەمە زەڵجەیەکی گەورە بوو بۆ نەڵێن شانۆی کوردی کاریگەری لەسەری هەبووە بۆ نمونە هاوڕێمان کامەران ڕۆف لەو کاتانە سەلەی نانکەری کرد سەلەی نانکەر لە ڕۆمانەکەی غایب توعمە فەرمانە وەرگیراوە ئێوابزانم غایبەت توعمە فەرمانش کاریگەری ئەدەبی جیهانی لەسەر بووە ئەمە هەمووی هاتووە هەنگاو بە هەنگاو سەلەی نانکەر وا بزانم ێستا کاکامەران خۆی لەگەر لێرە بێت پێم وایە لێرە بوو یان برادرانی کاگەراگایان لێبێ 60 ڕۆژ بوو یا 80 ڕۆژ نمایش کرا ئێخرەمە لەو کاتانەیە زۆر بوو هەروەها لە هەولێریش بەڵام هەر لەو زەمەنەشە کۆمەڵێ دەقمان هەبوو دەقی کوردی کانووسران هەنێکیان کاڵ بوون هەنێکیان هەنگاوێکی باشینە تا دوایی لە کۆتایی هەشتاکان دەقی باش هاتە بوونەوە لەوانە شەماڵ عومەر و مامۆسا ئەحمەد سالار و کۆمەڵە کەسانێکی کە ئیتر دەقەکانیان چۆن بڵێ ئەپدەیت کرابوو با بڵێن زاخاو درابوو گەشەیەکی باشی پێوە دیار بوو ئەمە لەوێوە شوناسی کوردی کوردبوون بەڕای من لەبەرەوەی دۆزیشمانە بوو و پەستانێکی سیاسیشمان لەسەر بوو ئەمە وای کرد دۆزی کوردی لەوە شوناسی کوردی لەوێ گەشەیەکی گەورە بکات من پێم وایە ئیتر نازانم لە لای بەڕێزیشتانەوە چۆن ئەکەوێتەوە هەنێ پرسیار هەیە لای برات بەس هەندشتی گرنگ دوت هەندشتی گرنگ دوت بۆ ئەوەی ئەم دیالۆگەی من شکە من بەڕاستی و زەرنەزەرەکەم تەواو نەکرد بۆ ئەوەی بە بێگلایەنە تێنە ینی نەگات
کاک سەرکەوت لە ڕاستیدا هیچ هونەر و ئەدەب و تیۆرێک لە دنیا ناتوانێت خۆی ئینعزال کە یاخود دا ببڕێ لەو گۆڕانکاریانەی کە لە دەرەوە بۆی دێ ئەوە نۆرماڵە هەموو تیۆرەکانی دنیا هەموو مەدرسە شانۆیەکانی دنیا یعنی دەرهاوێشتەی کۆمەڵێک کاریگەری جۆرا و جۆرن کە لە ناوە و لە دەرەوە دروست دەبن شانۆی کوردی و درامای کوردیش لەوە بەدەر نەبووە ینی ناتوانێت خۆی دابڕێنێ مەسەرەن هەم لە با بڵێن لە کاریگەری ئەو وڵاتانێکی ئیشی تیا کردو هەم لە کاریگەری ئەو تیۆرانی کە لە دەرەوە هاتون بەڵام گرنگ ئەوەیە ئێمە چۆن مامەڵە لەگەڵ ئەم گۆڕانکاریانە بکەین چۆن ئەم گۆڕانکاریانە بخەینە خزمەت پرسی بەرەو پێشبردننی هونەرێکی کوردی کە شوناسەکەی لەدەست نەدا هونەرێک کە بەڕاستی کوردی بێ یعنی کوردی بەمانای نییە من لەگەڵ ئەوە نیم لەگەڵ کوردیەتی کوردیاتی مۆزەخانە نیم یعنی من لەگەڵەوە نیم لە کارکتەرەکان هەموو جلی کوردی لەبەرکەن و فەزایەکەمان هەموو کوردی بێ و دنیا ینی باسی مۆزەخانە ناکەین ئێمە باسی کوردیەکی ڕووکەش ناکەین باسی ئەفکاری کوردی بیرکردنەوەی کوردی دنیابینی کوردی یعنی ئەو پرسانەی کە بەشێکن لە کەینونەی تاچی کوردی بۆیە ئێمە لە هەفتەکانیش کە ڕاستە کۆمەڵێک کاری هونەری کراوە بەشێکیان ڕەنگە تاڕادەیە کرچ و کاڵش بوون وەکو زەنابلوتی بە تایبەتی لە ڕووی تەکنیکەوە لە ڕووی تەسیسی مەشهەدیەوە جاگەر دراما بێ یان تەلەڤیزۆن بێ لەبەرەوەی هەم لەبەرەوە ئێمە کەسانی پسپۆرمان زۆر کەم بووە هەم ئێمە کیانێکشمان نەبووە کە موسساتی گەورەمان هەبێ دامی فیلم سازی بکە دامی شانۆ بکە دامی هەر بوارێ بکە کە بتوانێت پارەی یا خەرجکا و تەکنیکی تازەی بۆ بێنێ ئێمە بە تەکنیکێکی هەژارانە ئیشمان کردوە شانۆی کوردی بەڵام لەگەڵ ئەوەشدا هونەری کوردی و شانۆی کوردی و دراماسازی کوردی کۆنتاکتی لەگەر تێکستە جیهانەکانە هەبووە مەسەڵەن بۆ نمونە بەخیلی مۆلێر کراوەتە پیسکەی تەڕپیر مفتشی گشتی گۆگۆڵ کراوەتە مفتشی جەنابی مفتشی ئەحمەد سالار ئەوەی زەڵکاو لە هەولێر کراوەتە چلپاو و لە فۆرمێکی کوردیشا پێشکەش کراوە و تەنەکە لە ڕۆمانێکی یەشار کەماڵەوە کراوەتە شانۆیەکی کوردی و درامایەکی کوردی گرنگ لەوێ ئێمە چۆن مامەلەمان دروستمان لەگەڵ ئەم تێکستانە کردووە یعنی من کە هەر کوردێک سەیری لانەوازانەکە سەیری پیسکەی تەڕپیرەکە یعنی کوردێک کە با بڵێن ئاگاداری باگراوەندی ئەمیشانە نەبێ قەت بڕوا ناکە کە لانەوازان کوردێک نەینووسیوە قەت بڕوا ناکە کە هەبوو نەبوو کوردێک نەینووسیوە قەت بڕوا ناکە کە پیسکەی تەڕپیر کوردێک نەینووسیوە بۆ لەبەر ئەوەی لەم کاتە شانۆکاری کورد دراماسازی کورد زۆر باش لەوە تێگەیشت بوو کە بە شێوەیەکی دراماتۆرجی ئەم تێکستانە بێنێتە ئیسقاتی بکا بەسەر کۆمەڵگەی کوردی لەڕێ ئەم تێکستانەوە کێشەکانی کۆمەڵگەی کوردی لە نێو فۆرمەشی جیهانیە بەڵام بە شوناسێکی کوردی نمایش بکاتن بۆیە ئێمە هەمیشە ئەبێ پابند بین و کۆنتاکتمان هەبێ لەگەڵ هەموو شتانی لە دنیا ڕوودە لە سوودی لێوەرگرین و بیان هێنین بەڵام چۆن نمایشیان کەینەوە چۆن پێشکەشیان کەینەوە کاک سەرکەوت دەبێت ئەو نقطە ڕوونکەمەوە پێشەوەی بچی هەر لای هەر پرسیارێک یعنی لە ئەڵمانیا بۆ دراماتۆرجی دروست بوو خۆ دراماتۆرجی لە ئەڵمانیا یەکەم جار یەکەم وڵات کە بیریان لە پرۆسەی دراماتۆرجیا کردەوە ئەڵمان بوون لە کۆتایی سەدەی 19 لیسینگ وتی کێشەیەکەیە لە شانۆی ئەڵمانی کە شانۆی فەڕەنسی کۆنتڕۆلی شانۆی ئەڵمانی کردووە ئەفکاری فەڕەنسی تێکستی فەڕەنسی دنیابینی فەڕەنسی کۆنتڕۆلی شانۆی ئەڵمانی کردووە ئیتر شانۆی ئەڵمانی گزارش لە تاچی ئەڵمانی ناکە گزارش لە کۆمەڵگەی ئەڵمانی ناکە لە کاتێککە ئەمانیش لەو سەردەمایە تێکست نووسی باشیان نەبووە شانۆکاری نووسەری باشیان نەبووە بیریان لەوە کردووە ئەم تێکستە فەڕەنسیانە چۆن سوود وا لێ بکەین کە گزارش لە کۆمەڵگەی ئەڵمانی بکە لە تاچی ئەڵمانی بکە ئەم لیسینگە ئەم پیاوە بڵیمەتە هات ئەم چەمکەی دراماتۆرجێ هینا دراماتۆرێک ئەوە کە تۆ دەچتە ناو تێکستێک هەڵی دەوەشێنیتەوە لە ڕووی بنیادەوە باز ناکەم لە ڕووی ئینتیمای کولتوریەوە ئەی هێنی کێشەکانی وڵاتی خۆتی تیا زەقەکەیتەوە
تاکەکانی ئەگۆڕی ناسنامەی تاکانی ئەیگۆڕی بۆ ناسنامەی تاچخۆت یعنی لە تێکستێکی فەڕەنسی دەی کێشەکانی کۆمەلگا ئەڵمانی نیشان دەدەی لە تێکستێکی ئینگلیزی دەی باسی تاکێکی مشکلێکی کەسێکی ئەڵمانی دەکەی ئەم مەسەلە دراماتۆرژیە کە لەلایەن لیسینگەوە لە کۆتایی سەدەی 19 ڕوویدا بەشێک بوو لە پرۆسەی بە شوناسکردنی شانۆی ئەڵمانی شانۆیەک بوو ینی ژێردەستەی شانۆی فەڕەنسی بوو بە شێوەیەکی بەرچاو شانۆی فەڕەنسی ئیکتساحی شانۆی ئەڵمانی کردبوو ئەڵمان هەڵوەستەیەکیان کرد وتیان ئیتر ئەبێ شانۆکەمان گزارش لە کۆمەلگەی ئەڵمانی بکە ئێمە کە نووسەری باشیشمان نییە بەڵام ئەتوانین ئەم نووسینانە لە ڕێی کردارێکی دراماتۆرژیە وا لێ بکەین کە شوناسە فەڕەنسیەکەی لێ بکەینەوە شناسێکی کۆمەڵایەتی و ئابووری و سیاسی ئەڵمانی پێ ببەخشین بۆ ئەوەی گزارش لە مجتەمەعی ئەڵمانی بکە و پەیوەندی لەگەڵ بینەری ئەڵمانی دروستکە ئێمە لە هەفتەکان ئەوەمان کردووە لە هەشتاکانیش کورد ئەمەی کردووە بەڵام لە قۆناغی دواتر بە تایبەتی دوای 2000ەکان تووشی کێشەی گەورە بووین لەبەرەوەی تووشی با بڵێن قەرەباڵغەکی زۆر گەورە بووین ئەو تیۆرە یەک لە دوایەکە لە دنیا لە پاش تیۆری بنیەوی و هەڵوەشانگەرایی و سیمۆلۆژی و ینی کۆمەڵێک تیۆری کەلتوری و ئەم تیۆرانە دنیایان داگیر کرد کوردیش ڕای کرد بە دوای ئەم تیۆرانە بە دوای ئەم قۆناغا درامیانە کە دوایش قۆناغی دوای دراماش لە ئەوروپا و لە دنیا سەری هەڵدا ئەمە وای کرد ئێمە تووشی جێژنێک بین لەبەرەوەی باگراوندێکی باشمان نەبوو بەڕاستی نووسەری زۆر باشمان نەبوو دەرهێنەری باشمان نەبوو ڕەخنەگیری زۆر واعیمان نەبوو بەر ئەم جێژاوەکەیتین تیادە هەم شوناسی خۆشمان لەرزدا هەمیش نەمانتوانین تەنانەت کۆپیەکی باشی ئەم تەجروبە گەورانەش بین بۆیە بەڕاستی کێشە لەوەیە بەڵێ خۆدۆزینەوە یەکێکە لە چەمکە قورسەکان یعنی لەو کاتانە کە نووسەرەکانمان کاریگەری وجودیەتیان لەسەر بووە کاریگەری عەبەسێتیان لەسەر بووە ئیتر بە دوای ئەوەیە هاتووە کاریگەری وێنەیی و چەمکەکانی تریش تەنانەت شانۆی مەلحەمی و ئیترەوانی تریش بەڵام نەمانتوانیوە بەگشتی نەمانتوانیوە هەنێکمان توانیویانە هەنێک لە نووسەرەکانمان توانیویانە شوناسی نەتەوەیی لەوەیە بدۆزنەوە و چۆن تەرحی بکەن داڕشتن و تەرحکردنەکە خوێندنەوەیەکی کە ئەوە زۆر گرنگ بووە ئیتر هەنێک کردویانە هەنێکەش خۆیان نەدۆزیوەتەوە بابێمە سەر کاک گۆران عوسمان بزانم بۆ چوونە یان ئیتر سەرنجە چییە ئەڵێ بە ئێستاشەوە ئێمەی کوردە بێ هەر لە بەرگری دابین بۆ مانەوەی شوناسمان چونکە خاوەن کیان و دەوڵەتی سربەخۆ نین تا ئێستاشە بێ هەوڵی شوناس بدەین لە ڕێگەی کایی هوەریەوە پێم وایە ئەمە هەردووکمان لەسەرەوە بۆ چوونە کۆک بووین ڕاستە بۆ بووین بە هەمومان بابزانم کاکا کۆڵێکی کاکا کۆعمەر ئەڵێ جاران و پێش ڕاپەڕین کاتی هونەرمەندانی کورد بەرهەمەکانیان پێشەشە کرد ئایا شوناسی کورد زیاتر ڕۆڵی ئەبینی یا دانان بە هاوڵاتی بوون واتە هونەرمەندان بەڕای کاک حەمەسوار شەڕی کام لەمانەیان نەکرد شوناسی کوردی یاخود دانان بە هاوڵاتی زانی کاک سەرکەوت و کاگاکۆ ئینسان کە شتێکی لێ زەوت دەکرێت یەکەم غایە یەکەم هەدەف لە ژیانی ئەوە سنەوەی ئەم شتەیە ئێمە وەکو کورد شوناسی نەتەوەیمان زەوت کرابوو بە دەرەجەیەک ڕەنگە لە عێراقا یعنی ئەگەر تۆش بیرت دێ ڕەنگە وەکو مەواتن وەکو هاوڵاتی ئێمە یعنی شتێکی زۆری مافی هاوڵاتیمان هەبوو لە کوردستانە هەموو شتێکمان هەبوو یعنی دەمانتوانی بخوێن بە زمانی خۆمان دەمانتوانی بچینە زانکۆکان دەمانتوانی بچینە مەکتەب جلوبەرگ لەبەرکەین جلوبەرجی کوردی لەبەرکەین یعنی هەم بەشێک لە مافی هاوڵاتیمان هەبوو وەکو هاوڵاتی بەڵام بەشێک لە مافی نەتەوەیمان لێ نەبوو ئێمە لە کێشەکەمان کێشەیەکی نەتەوەی بووە لەو سەردەمەدا کێشەی ئێمە ڕاکردنی ئێمە بە دوای پرسەنەتەوەیکە بوو نەوەک پرسی هاوڵاتی بوون دەنا ئەو عێراقی ساڵی هەشتاکان بە بڕوای من ئەوەی کە بیریشی بێ یعنی لەوێ لیڤلی هاوڵاتی بوون لە ئاستێکی باشا بوو بۆ وڵاتێکی ڕۆژهەڵاتی یعنی خەڵک زۆر
کایەکانی ژیانی بۆ دەستەبەر کرابوو، یعنی تۆ دەتوانانی بخوێنی و کاسبی بکەی و موچە هەبوو، خەڵک دادەمەزرا، یعنی وەزیفە بوو، هەموو شتێک هەبوو بۆ کورد. یعنی ئەگەر لە لیڤلێکی زۆر باششانەی بەڵام هەبوو یعنی کێشەیەکی گەورە خەڵک کە شۆڕشی دەکرد بۆ نان نەبوو، خەڵک شۆڕشی دەکرد بۆ ئەوی نەبوو کە وەکو هاوڵاتی شتێکی کەمە، نەوتی نییە، کارەبای نییە، غازی نا. کێشەی ئێمە کێشەیەکی نەتەوەی بوو لەو کاتە. ئێمان دەمانویست وەکو نەتەوەیەک مامەڵەمان لەگەڵ بکرێ، وەکو هاوڵاتێکی عراقی نە، وەکو هاوڵاتێکی کوردی عراقی خاوەن شوناس و نەتەوە و کیانی خۆی کە دەمانویست کورد حکمی خۆمان بکە، یعنی وەکو ئێستا ناوچەیەکی حکمی ذاتی یاخود حکمی خودی کوردیمان هەبێ. بۆیە بەڕاستی ئێمە بە دوای شوناسە ڕامان دەکرد. بۆیە من دەمەوێت لێرە ئاماژە بە پیاوێکی گەورەی وەکو سمکۆ ناکام بکەم. یعنی ئەم پیاوە کە زۆر کەم باسی کراوە، ڕەنگە بەبێ ئەوەی بە خۆی زانی بێ باشترین دراماتۆرجی کورد بووە لە هەفتایەکان، بە تایبەتی لە هەفتایەکان. کۆمەڵێک تێکستی جیانی هێناوە لە فۆرمێکی زۆر کوردیە، ئەوەی کە پێی دەوترا بە کوردیکردن لەو سەردەمەیەدا دروستترین جۆری مامەڵەکردن بووە لەگەڵ ئەو ئەفکار و هزرەی کە لە دنیاوە بۆمان دەهات. خۆزگە ئێستاش ئەم دنیابینیە بەردەوام بێت، لەبەر ئەوەی لەم سەردەمەیە ئەوەی تۆ ئەکاتە ژمارە کولتوری خۆتە. بۆ نمونە من بەیانی ماکبێس پێشکەشەکەم، ئەچم لە فستیڤاڵێکی بەریتانیا بەشداریەکەم، باشە من هەرچی بکەم، یعنی ناتوانم کەلوپ بیزاعەکەی خۆیان بەخۆیان بفرۆشمەوە، ناتوانم ماکبێس بە خەڵکی بەریتانیا بفرۆشم، بەڵام بەیانی ئەچم مەموزینەکەم، بزانە چۆن سەرنجی ئەو ڕائکێشم، چۆن ئەو جیاوازیانە ئەبینێ، بیرکردنەوەکانی من لە خلالی مەموزینە بینێ، دنیابینی من لە خلالی مەموزینە بینێ، یعنی کلتور و بیرکردنەوە و زمان و نەتەوە و فەرهەنگ و مۆسیقا و هەموو شتەکانی من لە ڕوانگەی مەموزینەوە دەبینێ. ئەمە جێی سەرنجی باخم پێدەرا. بەڵام ئەگەر ئەم کۆپیەکی خراپی ئەو بم، یعنی چی لە مەسەلەکە ئاگۆڕم، بە باشترین شێوەش ماکبێس پێشکەش. ئێمە چەند جار شکسپیر پێشکەشکەین، لە ئینگلیز باشتری پێشکەش ناکەین، چەند برێخت پێشکەشکەین، لە ئەڵمان باشتری پێشکەش ناکەین. هەر بۆ سەلماندنی ئەم قسەی بەڕێستان من با بڵێن سپۆنسەر پشتیوانەکەم و خاوەنی یەکێک لەو هۆڵانەی کە ئیشم تیا کرد لە ئەمریکا، وتی سەرکەوت دەرفەتێکمانەیە لە خشتێکی هۆڵەکەیە بۆشاییەکەیە بۆ ئەمساڵ، ئەتوانی بابەتێکت حازرکەی نمایشیکەی. وتم وەڵا هینم لایە شتەکانی شەکسپیر لە خەیاڵ مایە، مەسەلەن ئەوەی من هەمیانیم، یان تلکە هی العلەتی ئۆتێلۆ، یان ئیتر ئەوە نییە لە هەموو دەقەکانی با بڵێن دیمەنە بە قووەتەکان. وتمەمێ ئەوە ئامادەیەکم لە لای خۆم دروست کردووە، ئەتوانم ئامادەی کەم و دراماتۆرجی کەم و نمایشی کەم. وتی سەرکەوت واز لەوە بێنە، وتی واز لەوە بێنە، وتی ئیشەکانی شەکسپیرمان دیوە، بەڵام وەکو سەرکەوت و کوردێک چیت هەیە ئێمە ئەوەمانەوێت. یعنی مەبەستەکەمەوەی ئەوەیان ناوێت ئێمە شتێکی بیانیان بۆ بەرین، ئەوەیان ناوێت کە ئێمە لاسایی شتێ بکەینەوە بۆیان بەرین. من بە ستایلێکیشم کرد، سێرم کرد زۆربەیان بەدڵیان بوو، چونکە هەنێ شتی کوردستانی خۆمانە بوو کە بردم سێرم کرد لای ئەوان غەریبە، ئەوان ئەوەیان بەدڵ بوو، کەواتە شوناسەکەیان نەوێت، شوناسی تۆ وەکو میلەتێک. اینجا بابێنە سەر ئەوەی با بڵێن پرسیارەکانی پرسیاریا بۆ چوونەکانی هاوڕێیان بەخۆ. پەریخان پەری ئەحمەد دەڵێ لە هەفتاکان و هەشتاکان شانۆی کوردی فکری چەپ و ئەدەبیاتی ڕووسی زاڵ بوو لەسەر شانۆی کوردی، چونکە ئەوان کۆنتر بوون لە ئەو شەپۆلە تازەی ئەوروپا. بەڵێ ئیتر کاکە ئارام ئەحمەدیش بۆ چوونێکی هەیە، وابزان بۆ چوونە یا پرسیارە بزانین ئەڵێ چی. ئەڵێ سڵاو کاک حەمەسوار، بەڕای من بە هیچ شێوەیەک فەیلسوفانی وەک ماکیاڤیلی و نیچە تاوانبار نین لە دروستکردنی دیکتاتۆرەکانی وەک مۆسۆلۆنی و هتلەر، وەک چۆن مارکس تاوانبار نییە لە سیاسەتی کۆمەڵکوژی و نامرۆڤانەی ستالین. بۆیە بیری ئەو فەیلسوفانە وەکو چەکێکی دووسەر وایە دەکرێت بە هەردوو دیوەکەیدا بەکار بهێنرێت.
ئەگە دەرفەتم بدەی بۆ خاتوپەری زۆر ڕاستە لەبەرەوەی ئەگەر بە بیرمان بێ ئێمە بە تایبەت لە سەرەتا هەفتاکان لە دروستبوونی کۆمەڵی ڕەنزدەرانی کوردستان و بڵاوبوونەوەی ئەدەبیاتی چەپ ینی زەمینەیەک هەبوو بۆ ئەوەی شانۆی کوردی بە جۆرێک لە جۆرەکان بارگاوی بێت بەم تیۆرە شۆڕژێڕیە کە لە وڵاتانی یەکێتی سۆڤێتەوە بۆمان هات بۆیە ڕاستە یعنی جۆرێک لە ڕنگدانەوە هەبوو بەسەر شانۆی کوردی بە تایبەتی لە تێکستە شانۆیەکانی مامۆستا فوادی مەجیدی مسری ئەمە زۆر بەڕوونی دەبینرا و هەستی پێدەکرا بۆ کاگارام یعنی کاگارم من تەواو هاوڕاتم من هەرگیز یعنی نیتشە و مەکیاڤێلی بە تاوانبار نابینم لەبەرەوەی ئەوان مەکیاڤێلی مؤسسی دەوڵەتی نوێی ئەوروپیە ینی مؤسسی ئیتاڵیای تازەیە مەکیاڤێلی ئێمە ناتوانین ڕۆڵی مەکیاڤێلی لەبیرکەین لە تەسیسی دەوڵەتی تازە لە ئەوروپا بە تایبەتی کاتێک کە ئەوروپا کەوتە ژێر مەترسی داگیرکردنی دەوڵەتی عوسمانیەوە لە سەردەمی محەممەد فاتح لەو سەردەما هات مەکیاڤێلی کتێبی میری نووسی بیری لەوە کردەوە کە پێویستیان بە وڵاتێکی بەهێزە گرنگ نییە ئەم وڵاتە چۆن دروست دەبێت گرنگەوە ئەوان وڵاتێکی بەهێز دروستکەن شوناسی ئەوروپایی خۆیان و شوناسی ڕۆژاوای خۆیان بپارێزێت بەڵێ ئەفکارەکانی مەکیاڤێلی بەرپرس نییە ئەمە لێکدانەوە و مامەڵەکردنی هیتلەر و مۆسۆلینی لەگەڵ ئەم ئەفکارانە کێشەکە لەوەیە کە مەسەرەن کە نیتشە باسی مرۆڤی باڵا دەکات هیتلەر وای لێکداوە کە ئەمە ئیتر باسی خەڵکی ئەڵمان دەکات ئەوە ئەڵمان کە دەبێ مرۆڤی باڵا بن بەسەر هەموو دنیاوە بەرز بن نیتشە بە هیچ شێوەیەک ئیدعایەوەی نەکردووە کە خەڵکی ئەڵمان مرۆڤی باڵان بەڵام لێکدانەوەی هیتلەر بۆ ئەم پرۆسەیە وەکو چۆن نووسەرێکی ئەمریکی ئیلیا کازان باسی ستانسلافسکیەکە لە شانۆی ئەمریکیە ئەڵێ ئێمە کێشەمان لەگەڵ ستانسلافسکی نییە کێشەمان لەگەڵ تێگەیشتنی ئەمریکیەکانە بۆ ستانسلافسکی یعنی خودی ستانسلافسکی کێشە نییە بەڵام ئەو تێگەیشتن نادروستی ئەمریکیەکان بۆ تیۆری ستانسلافسکی ئەمەیە کێشەی دروست کردووە وەکو ئێمە لە کوردستانیشە بەڕاستی کێشەمان لەگەڵ ئاینە نییە کێشەمان لەگەڵ ئەو تیۆر و لێکدان و ممارەسانەیە کە بە ناوی ئاینەوە دەکرێت یعنی خودی ئاینەکە کورد کێشە لەگەڵی نییە بەڵام کۆمەڵی لێکدانە و تیۆر و شت بە ناوی ئاینەوە کە تایدا ئینسان تەکفیرەکرێ ئینسان دەکوژرێ ئینسان ئەمەکرێ ئەم تێگەیشتنی ئاین خمەترسیە لەسەر کۆمەڵگەی کوردی تورک توانیان جۆرێک لە تێگەیشتن بە زۆرێک لە تێگەیشتن لە ئاین دەستەمە بکەن بۆ ئەوەی ئیمپراتۆرێت و دەوڵەتی کوردی پێ دروستکەن فارس توانیان بە سوودوەگرتن لەم تێگەیشتنێکی تایبەت بۆ ئاین ئیمپراتۆرەتی فارسی دروستکەن تەنانەت کوردە کە ناتوانێت تێگەیشتنێکی ئەرێنی بۆ پرسە ئاینەکان هەبێ بۆ ئەوی تیارە دەوڵەتی کوردی دەوڵەتی نەتەوەی دەوڵەتی خۆی تیا بنیاد بکات بە پێچەوانەوە ئاینی کردوتە فاکتەرێک بۆ ئەوەی کورد بە جۆرەها تۆمەت و شتی ناڕەوا بە ناوی تەکفیربوون و کۆمەڵێشت تاوانبار کرد ئەمە کێشەکە لە خودی ئاینەکە نییە لە خودی دەقەکان نییە لە خودی تێکستەکانی نیتشە و مەکیاڤێلی نییە کێشەکە لە تێگەیشتنی ئەمانەیە بۆ پرسەکە ئێمەش ئێستا کە تەعامل لەگەڵ ئەم پرسە جیهانیانە دەکەین کاک سەرکەوت کێشەکە لە تێگەیشتنی ئەمێ من بۆ نمونەیەکت بۆ بێنمەوە با باسی چکە مۆزوعەکە فیلمسازی با باسی فیلمسازی بکەین بۆ سینەمای ئێرانی گرنگە لە هەموو دنیا بۆ سینەمای ئێرانی گرنگە ئایا سینەمای ئێرانی لە ڕووی تەکنیکەوە لە سینەمای ئەوروپای و ئەمریکای لە پێشترە ئایا سینەمای ئێرانی لە ڕووی نواندن و چەمکە سینەمایەکانەوە لە پێشترە نەخێر ئەوەی کە باخی بە سینەمای ئێرانی داوە زۆرێک لە ستایل و تایبەتمەندیە کە سینەمای ئێرانی پێدەناسرێتەوە سینەمایەکی کۆمەڵایەتیە سینەمایەکی کۆمەڵایەتی نەرم و تایبەتمەندی خۆی هەیە ئەتوانێت سەرنجڕاکێش بێت لەبەرەوەی گزارش لە شوناسێکی تایبەت دەکات شوناسی خۆی لەدەست نەداوە شوناسی کۆمەلگەی خۆی لەدەست نەداوە لە نێو کۆمەلگەکەی خۆی کایە دەکات بۆیە سینەمای ئێرانی گرنگە بۆیە ئەسغەری فەرهادی و
محسین مەخمەل باف و فلان و فلان ئەوانە گرنگن لە دنیا لەبەرەوەی لە ڕێی سینەماوە ئەم هونەرە خۆی هونەرێکی جیهانیە خۆ سینەما هونەرێکی ئێرانی نییە هونەرێکی تورکی نییە بەڵام توانی وانە سوود لە تەکنیکەکانی ئەم فیلمسازیە وەرگرن بۆ ئەوەی کللتوری خۆیان تەسویق بکەن تورکی شەروایان کردووە بەڵام کورد بۆ ناتوانێت ئەمە بکە کورد بۆ ناتوانێت لە سوود لەو هەموو تەکنیکە و لەو تیۆرە تازانە وەگرێ بۆ ئەوەی تەسویقی کللتوری خۆمان بکەین ئێمە بالعکس بە پێچوانەوە هاتوین لە ڕێی مۆسیقای جاز و پۆپ و نەزانم چیەوە تەشویق مۆسیقای کوردیمان کردووە لە کاتێکە مۆسیقای کوردی ڕەنگە سەرنجڕاشێشترین مۆسیقا بێ بۆ هەموو خەڵکی دنیا مۆسیقایەکی زۆر تایبەتمەندە تایبەتمەندێکی زۆر کوردانی تایە ئێمە کۆمەڵێک سروت و بەس ئەم جملەیە تەواوکەم کۆمەڵێک سروت و مەقاماتی زۆر تایبەتمان هەیە لە هەموو دنیا بەس کورد هەیەتی یعنی ئەوەی لە هەولێر هەیە کە پێی دەوترێت حەیران ئەوەی لە بادینان هەیە کە پێی دەوترێت لاوک ئەوەی لە هەورامان هەیە کە پێی دەوترێت نازانم سەمەریە نازم ئەوەی لە ئێران پێی دەوترێت گەلۆ یعنی کۆمەڵشتی زۆر تایبەتمەندمان هەیە کەچی ناتوانین نا مەسەلەی لە فیلم سازی استفادە لێ بکەین نە لەسەرەی ئۆرکسترا و مۆسیقا سازی استفادە لێ بکەین هیچ شتێک ناتوانین لەبەرەوە ئێمە کللتوری خۆمان بە کەم دەبینین کللتوری خۆمان بە بچووک دەبینین کللتوری خۆمان بە عیبە دەبینین کە تەعامل لە کللتوری خۆمەکەین لە هەموو دنیاشە ڕێک پێچاوانەکەی ئەمە دروستە کە ئینسان بە کللتوری خۆی ئەچێتە پێشەوە لەبەرەوەی شناس بە خۆی دروست دەکا و لە هەموو شوێنێک ئەبینێ و ئەناسرێتەوە بەڵێ بابێمە سەر چەمکی فیلمسازی چونکە ئێمە ئەبوایە بگەڕێنە دواوە و ئاماژە بە شانۆ بکەین بەڕەوت و بزوتنەوەی شانۆی کوردی لە ساڵانی هەفتاکان و هەشتاکان و نەوەتەکان بەڵام بابێمە سەر چەمکی فیلمسازی لە نەوەتەکان هەشتاکان نەک نەوەتەکان هەشتاکان زۆربەی دراما کوردیەکان فیلمە کوردیەکان باسی ئاغا و بڵێن دەرەبەگایەتی و جوتیار بوو لەو چەمکەوە چوونە ناو بابەتەکان و بیانەوێ هەناسەیەک بن ئەمە یەک لەم دوایانە هەنێ چەمکی کە هات بەتایبەت دوای ڕاپەڕین بابەتی شۆڕژێری و پێشمەرگە قارەمانێتی پێشمەرگە و شەڕەکان و ئەوانە زۆر چوونە ناو بزوتنەوە یان هەوڵێکی فیلمسازی لەم دوایانەش چەمکێکی کەی فیلمی چێشمەیی ئاکشن و هەنێ دیاردەی کەی فیلمەکانی ترستایلەکان خەریکە دێنە ناو فیلمی کوردیەوە لەگەڵ شان بەشانیەوە هەنێ فیلمیش دروست دەکران فیلمە کۆمیدیەکان بەس بازار بوون یعنی ئەوان وابزانم نامێ زۆر مناقەشیان لەسەر بکەین چونکە بە بۆچوونی من ماهیەتی فیلمیان نەبوو زیاتر بینە سەر ئەم سێ چەمکەی کە باسم کرد ئەمانە لەکوێیە دەستیان بۆ شوناسی کورد شوناسی نەتەوەیی بردووە بەڵێ بەڕاستی لە بواری فیلمسازیە کە گرنگێ بە قسەی لەسەر بکەین لەبەرەوەی زیاتر پێوەستە هەم بە ئەکاونتەکە و بە بابەتی ئەم ڕۆژوان چکە فیلمسازیش کە هەم بواری دراما و فیلمی دیکۆمنتاری و کورتە فیلم و فیلمی درێژ و هەموو ژانرەکانی فیلم دەگرێتەوە بە تایبەتی لە بواری درامای کوردیە دەنابێت باسی چەند نمونەیەکی زۆر جوانت کرد من دەمەوێت لەسەر ئەم نمونانە بوەستین بنیادی بکەین ڕاستە لە هەفتا و هەشتایەکان بەشێکی دراما کوردیەکان پەیوەست بوو بە پرسی دەرەبەگایەتی و ئاغا و جوتیار و ئەمە هەرچەندە ئەمە خۆی یعنی ئیحالەیەکی سیمۆلۆژی تیا بوو بۆ دەسەڵات و ملەتی کورد هەمیشە ینی کورد نایەتوانێت ڕێک مباشر باسی دەسەڵات بکە لە ڕێی ئاغایەکەوە باسی دەسەڵاتی حزبی حاکمی لە کوردستان دەکرد یعنی ئیحالەیەکی سیمۆلۆژی هەبوو پرسەکە پرسێکی مجەڕەدی ئەبستراکتی جوتیار و ئاغا نەبوو بەڵام ئیحالەیەکە بوو تەنان لە ژالەش ینی بینیمان یعنی کاتی ئاغاکە دەکەوتە ژێر پێی مامۆستایەکە ینی ئیحالەیەکە زۆر وازحە ئیحالەیەکە زیاتر ئیحالەیەکی نەتەوەیی بوو کە جوتیار گزارشتی لە ملەتی کورد دەکرد و ئاغا و دەسەڵاتدارش گزارشتیان لەو سیستەمە با بڵێن تاوانکارانە دەکرد کە حکومی کوردستان نەدەکرد بەڵام ئەوەی دەمێت بڵێم یعنی کە درامای کوردی ئەم ڕوبەرەی بەجێهێشت
لە پرسی شوناس ینی نەڕۆیشتە دەرەوە بۆ نمونە درامەکانی حوسێن مستری لە ساڵی کۆتایی 90ەکان و 2000ەکان ئەم درامایانە درامای زۆر سەردەمی بوون کێشەکانی کێشەی سەردەم بوون ڕاستە بە تەکنیکێکی زۆر سادا بە چەند کامیرەیەکی زۆر سادا بەڵام لەبەرەوەی چیرۆکەکان چیرۆکی کوردی بوون بیرکردنەوەکان بیرکردنەوەی کوردی بوون ئینتیماکان ئینتیمای کۆمەلگەی کوردی بوون ئەم درامایانە بە هەژارێکی زۆری شەوەکران بەڵام توانیان ببنە جێی سەرنجی خەڵک توانیان خەڵک بە دیارانەوە دابنیشێ و چەندین جار سەیریان بکاتەوە بەڵام سەیرەکەین دوای ئەوە بۆ نمونە هەر لەم فترەی ئەخیرە مەسەڵەن کورد درا وەکو چاولێکەری هاتبیری لەوە کردەوە کە ژانری درامای 8 حەڵقەیی هەبێ مەسەڵەن بۆ نمونەوەی لە بەختە باران کرا ئێمە بەداخەوە نەمازەکانمان کەمن ئەبێت ناوبێنین بۆەوەی پرسەکان ڕوون بێ لە بەختە باران ئێمە هەوڵماندا لاسایی کۆمەڵێک درامای تری دنیا بکەینەوە یعنی چیرۆکێکمان هینە کۆمەڵێک کارکتەرەمە هینە چوونە نێو پرسی پۆلیسیەت و هەواڵگری و کۆمەڵێک مەسائلی ئەکشن و فیلم سازی و سەرنجڕاشی بەڵام سەیرمان کرد تیا فەشەلمان هێنا تیا نەمانتوانی ئامانجە پێچی نەمانتوانێت بینە جێ سەرنجی خەڵک بۆ لەبەرەوەی تۆ دابڕانێک لەگەڵ کۆمەلگەیەکی خۆت دروست کرد کۆمەڵێک شتت دروست کرد لەناو ئەم درامایە کە بینەری تۆ ناتوانێت کۆنتاکتی لەگەڵ کە ناتوانێت تەقەبوڵی بکات یعنی بە ئەم درامایانش بە میزانی زۆر گەورەکران ئەوەی کە لە بەختە باران کرا ئەوەی لە هەولێر چەند دراما کرا لە ساڵی پارش 2 دراما کرا ئەم درامایانش ناتوانێت بنێت جێی سەرنج بەداخەوە بەشێکیان بوونە ئەوەی کار لەسەر لەسەر شێواندنی کللتوری کوردیش بکەن شێواندنی مێژی کوردیش بکەن ینی ئەمانەش ئەبێتە ئەوەی پێچەوانە ینی کە بەداخەوە نەدەبوو بەم شێوەیە ئێمە مامەڵە لەگەڵ سینەما و دراما بکەین مزداقەتی سینەما و دراما لەدەست بدەین لە پێناو هەر ئامانجێکجا حزبی بێ سیاسی بێ شارچێتی بێ هەر شتێک بێ هەر کاتێک فیلمسازی کوردی دراماسازی کوردی لە چەمکی شوناس تەمان شوناس ئێمە ئەبێ پێناسەی بکەینەوە شوناس ئەوە نییە کە ئێمە وەکو وتمان مەسەلەی جوتیار و ئاغا باسکەین یان تەنها کۆمەڵێک ئەوی شتی مۆزەخانە باسکەین نەخێت ئەوەی چیرۆکانی حوسێن مستری هیچ شتێکی بە ینی ڕەبتێکی بەمانەوە نەبوو بەڵام لەگەڵ ئەوەشە درامای تەواو کوردی بوون شناسی کارکتەرەکانیان شناسی کوردی بوو چیرۆکەی کوردی بوو کێشەی کۆمەلگەی کردی و بیرکردنەوەی تاکان بیرکردنەوەی تاچی کوردی بوو گرنگە لەم سیاقە ئیشکەین کاتێک کە دراما دەکەین کە فیلم دەکەین لەم سیاقە ئیشکەین بۆیە ئەم فیلمانەی کە بەم شێوە ئیش دەکەن تا ئێستا لیڤلی کۆنتاکتیان زۆر باشە توانیوانە کۆنتاکەن توانیوانە جێگە بگرن و ئەو فیلمانش کە هاوردن و دایانەوێ یعنی کۆمەڵێک شوناسی ساختە و مزەیەف بەسەر مجتەمەعی کوردیە فەرز بکەن بەبێ ئەوەی بە ئاگاییەوە ئاگایان لە نێو لە کۆمەلگەی کوردی هەبێ لە دەرهێشتەکانی کۆمەلگەی کوردی بەشێکی ئەم فیلم و درامایانە بەر ڕەفزی کۆمەلگەی کوردی دەکەون و کۆمەلگەی کوردی بە شێوەیەکی بەرچاو ڕەفزیان دەکات بەڵێ ببورنەوە وەکو وتم قورگم تەواو نییە یەوە بوو کا حەمە سوارجان اینجا ئێمە کێشەیەکی کەمانەیە ئێستا وەکو ساڵانێک کە هەر ڕێک دەقێکی بیانیمانەیەنا هەروەکو بیانیەکە خۆی بەس وەرجێڕانمان بۆ کرد و بەڵام خوێندنەوەیەکی کەمان بۆ بوو لەگەڵ واقعی ئەمڕۆی خۆمانە بۆی گزارش لەوێەوە گزارش لەو هەناسەی خەڵک بکەین ئێستاش بە شێوازێکی کە خەریکە فیلمسازی دێتە ناوەوە بەڵام هەر نزیکە لەو بەڵام وەرجێڕان نییە ئەمەیان دروستکردنی با بڵێن وەرجێڕانی فیلمەکان نییە بەڵام هاتووە بەرگەکەی وەرجێڕاوە بۆ بە بەرجێکی کوردی و لەوێەوە ئەوێ شتێ بڵێت ئەمە تا چەند نزیکن لەو خواستەی کە ئێمە ئەیخوازیم بۆ شوناسی کوردی خۆمان و بۆ شوناسی نەتەوەی و تا بە پەرەی پێ بدەین ینی کاک سەرکەوت بە نمونەی تر بە لە فیلم سازی کوردیە
قسە لەسەر فیلمەکانی بەهەمەنی قوبادی بکەین یعنی خەڵک زۆر قسەی لەسەر ئەم لەسەر پرسی فیلمسازی لای بەهەمەنی قوبادی بە تایبەتی ئەو چەند فیلمە کوردیە ساتێک بۆ مەستی ئەسپەکان و چیسەڵەکان دەفڕن و ئەوەی تر نیوەمانگ و ینی ئەو فیلمانەی کە بەهەمەنی بە دنیا ناساند ئەم فیلمانەی کە بوونە شوناس و ناسنابە بۆ هەم بەهەمەنی قوبادی تەبعاً ئێمە وەکو کورد یعنی سەرنجی زۆرمان لەسەر بەهەمەنی قوبادی هەیە کە لە زۆر جومگەیە یعنی وێنەیەکی تەندروستی کۆمەڵگەی کوردی نیشان نەداوە زۆرێک لە وحشیگەری و قەسوەتی زیاد لە پێویستی ینی بە تاچی کورد بەخشیوە بەڵام ئەوەی کەوای کرد ئەم فیلمانەی بەهەمەنی قوبادی لە دنیا مەقبول بێ لە دنیا جێگە بگرێ ئەوە بکە هات پەردەی لەسەر واقعی ملەتێک کرداوە لەسەر کللتوریش و ملەتێک کرداوە لەسەر شوناسی ملەتێک کرداوە ڕاستە ڕەنگە زۆر ئەمین نەبوو بێ لە نەقڵکردنی ئەم حاڵەتە واقعیە بەڵام لە ڕاستیدا بەشێکی شوناسی ئێمە و مەسەلەن پرسی قاچاقچێتی لە پێناو ژیان ئێستاش هەر بەردەوامە ئێستاش کۆڵبەرەکانی نێوان هەردوو سنوورەکە ڕۆژانە تەقیان لێ دەکرێت و دەکوژرێن و بریندار دەکرێن ڕاستە پرسەکە خۆی پرسێکی قاچاقچیە لە عرفی دەوڵەتیە پرسێکی قاچاق و مەمنوعە جۆرێک لە یاسا شکێنی تێدایە بەڵام ئەگە سەیری ڕووەکەی تری بکەیت پرسێکە پەیوەستە بە ژیانی ئینسانەوە ژیانێک ئینسانێک ناچار کراوەکە بەم شێوەیە لە یاسا هەڵگەڕێتەوە و دەست بۆ کارێکی ترسناک بە کە بەترسیە بۆ سەر ژیانی خۆشی بۆیە ئەوەی کەوای کرد مەسەرەن بەهەمەنی قوبادی بەم شێوەیە لە دنیا بناسرێ ئەو شوناسە کوردیە بوو کە نێو فیلمەکانی هەیە ڕاستە بەشی هەموو ئەو شوناسە شوناسێکی ئیزابی نەبوو وەک بۆ ئێمە وەکو کورد بەڵام بۆ ئەوی تر یعنی بینی ملەتێکەیە بیرکردنەوەی جیاوازە بۆ نمونەکە عرق دەداتە ئەسپەکەی یعنی ئەمە بۆ ئەو ڕاستە جێگەی ئیدانەیە بەڵام ئەمە هەماشت جێگەی سەرنجشیانی مای سەرنجە کە ملەتێک بۆ ئەوەی ئەسپەکەی چاونەترز بێ و لە تەقە نەگەڕێتەوە ڕانەکە عرقی بۆ دەخاتە ناو ئاوەکەیەوە یعنی ئەمانە ئەو جومگانە بوون کەوای کرد فیلمەکانی بەهەمەنی قوبادی لە دنیا بناسرێ و بەهەمەن بێتە مەخرجێکی گەورە لەبەرەوەی بەهەمەن هات لە نێو شوناسی کووردە ئەگەرچی بە شێوەیەکی تێکشکاویشی کرد ینی بە شێوەیەک ئیشی کرد کە کورد بە شێوەیەکی ناتەندروست نیشان بدا لە بەشێکی بەڕاستی مامەڵێکی درستی لەگەڵ تاچی کوردان نەکرد بەڵام لە ئاخیرە ئەمە بەشێک بوو لە شوناسی کوردی ئەو شوناسی کە بەهەمەن بەو شێوەیە پێشکەشی کرد بەهەمەن نەهات مەسەلەن فیلم سازی بکە لە بواری ئەوەی تەقلیدی فیلمێکی فەڕەنسی بکە یان فیلمێکی ئیتالی بکە یان فیلمێکی ڕووسی بکە یان فیلمێکی ئەمریکی بکە لەبەر هەر چێشی لەمانە بکرد بایە بەو تەکنیکە و پارەی لە بەردەستی بەهەمەنی قوبادیە بەبێ گومان هیچ سەرنجێکی نەرەبرد و هیچ نەرەبووە مای سەرنج بەڵام کە دێ لە نێو چەمکێکی جیاواز شوناسێکی جیاواز ئیشەکە ئەبێتە جێگەی سەرنج بۆیە جارێککە دەگەڕێمە سەر ئەمە پرسی فیلم سازی بۆ ئێمە بۆ نەتەوەیە کە دەوڵەتی نییە بۆ نەتەوەیە کە هێشتا ینی دەکوژرێ هێشتا ڕۆژانە تۆپ و تیار و درۆنەکان لە ناوی دەبن شوناس زۆر گرنگە ئێمە پێشکەوتنی جیهانی بۆمە هیچ شتێک نایەنێ ئەگەر نەتوانین شوناسەکەمان بە دنیا بناسێنین من هیچ برێخت و گرۆتۆپسکی و ئەلیا کازان و پیتەر برۆک بۆ من هیچ ناگەیەنێ ئەگەر خزمەتێکی پرسی شوناسەکەی من نەکە بۆ من شتێک نییە ئەوەی کە خزمەتی گەورەی بە شوناسی ئینگلیز گەیان شکسپیر بوو ئەوەی کە توراسی یۆنانی هێشتەوە سۆفۆکلیس و ئەسکیلۆس و یۆرپێرس و ئەرستۆفان بوون ئەوەی کە هیندی بە هەموو دنیا ناسان فیلم سازانی هیندستان بوون ینی ئەوەی کە ئێمە بە مجتەمەعی مصری ناساند و هەموو کۆڵانەکانی کۆمەلگای مصری و بیرکردنەوەی خەڵکی مصری بە ئێمە ناسان سینەمای مصری بوو هەروەهاش لە سینەمای سووریش لە بواری خۆیان بۆیە زۆر گرنگە ئێمە لەم قۆناغەیە بە هیچ شێوەیەک بە هیچ لەژێر بەهانەی جیهانگەرایی عولەما نازانم هەموو ئەو چەمکانەی پاش دراما پاش تازەگەری پاش مۆدێرنتا دنیا بۆتە گوندێکی بچووک کاکە دنیا بۆتە گوندێکی بچووک بەڵام بۆ ئێمە بەڕاستی ینی ئێمە بەشێشین لەو سیستەمە جیهانیە بەشێشین لە سیستەمی پێشکەوتوی دنیا بەشێشین لە ڕەسمکردنی سیاسەتی دنیا ئێمە بەشێک نین ئێمە لە هەموو حاڵەتێکە تەنها
ئاگادارین لەوە کە ڕووچی ڕوودەدا بەڵام نەبەشێکین لە سیاسەتەکە نەرەتوانە کاریگەریمان هەیە نەحسابمان بۆ دەکرێن هیچ ئاماژەیەکمان بۆ دەکرێت لەبەرەوەی لە پشتی پەردەوەین ملەتێکین فەرامۆش کراوین خۆشمان بەشێکین لەو فەرامۆشکردنە خۆشمان بەشێکین لەوەی کە بەڕاستی فەرامۆش بکرێن لەبەرەوەی حزوری ئێمە ئامادەی ئێمە ئەبێ لە ڕووی شوناسەکەمانەوە بێ لە ڕووی زمانەکەمانەوە بێ لە ڕووی کللتورەکەمان بێ لە ڕووی میراتی نەتەوەیەکەمان بەداخەوە ئێستا لە کوردستان مۆدێکی زۆر گەورە هەیە زۆر ترسناکە ئەوە ژوای کردووە کە مەدارسی و ڕەوزەی ئینگلیزی لە هەموو کوردستانە بڵاو بێتەوە بەشێک لە مناڵەکان پێش ئەوەی فێری زمانی داگی بکرێن کە بەشێکیان هەر فێر ناکرێن فێری زمانی ئینگلیزی و فەڕەنسی و ئەڵمانی و تورکی و نازانم چی دەکرێن ئەمە گەورەترین مەترسیە بۆ سەر میلەتێک کە مناڵەکەی لەسەر زمانی ئینگلیزی پەروەردە بکە لەسەر زمانی فەڕەنسی پەروەردە بکە وای لێ نەکاش مەسەرەن شانازی بە مێژووی خۆی بکە بە ئەدەبیاتی خۆی بکە بە شاعیرەکانی خۆی بکە ئێمە هەم بە دوونیەت بە کەمی سێری ئەم شتەی خۆمان بکەین لە هەموو دنیا ئەحمەدی خانی مەموزین پرسێکی گەورەیە تەنها لای کورد نەکراوەتە فیلمێکی باش نەکراوەتە درامایەکی باش نەکراوەتە شانۆگەریەکی باش کە ئەم چەمکە لە دنیا بایەخی پێدراوە بزانە یعنی خەڵک چۆن مثلەن یۆنانیەکان چۆن ئیشان لەسەر داستان و ئەفسانەکانی خۆیان کردو ئەڵمان چۆنی کردووە یابان کاکە سەری یابان کە یابان ئێستا لە لووتکەی پێشکەوتنی دنیا یەکێکە لە وڵاتە هەرە پێشکەوتەکان بەڵام تا ئێستا شانۆی یابانی متەمەسیکە بەو سروت و فۆرمە شانۆیە پاشماوەی کە لە شانۆی یابانی نو شانۆی کابووکی بۆی ماتەوە دا ئێستا دەستی پێوە گرتووە ناڵێ ئەمە تەخەلفە ئێمە چوار هەنگاوەچینە پێشەوەڵێن بابە تەڵعسامانیی تەڵعسامان پیاوەکی متەخەلیفە کەی لە مەسرە حەزانێ ئەحمەد سالاری چی کاکەوازە ئەحمەد سالار بێنە ئێمە با ڕاکەین بە دەستی بۆ فلان و فلان کاکە ئەحمەد سالار بۆ کۆمەڵگەی من مهمە تەڵعسامان بۆ کۆمەڵگەی من مهمە فوادی مەزید مسری بۆ کۆمەڵگەی من مهمە دڵشاد مستەفا بۆ کۆمەڵگەی من مهمە دڵشاد حوسێن بۆ کۆمەڵگەی من مهمە شەماڵ عومەر بۆ کۆمەڵگەی من مهمە ئێستا بۆچی من لە بەغا بووم شەماڵ و نیگار لێوە بوون کۆمەڵە شتیان پێشکەش کرد چی عەرەب بوو ئەوروپی لەم بەغایە هەبوون سەرسامی شەماڵ و نیگار بوون دەزانی بۆچی لەبەرەوەی ئەو باگراوەندێک کە شەماڵ و نیگار تیا ئینتلاق دەکەن و یعنی فۆرمێکی پێرفۆرمانس یا شانۆ ئەکەن لە باگراوەندێکی کوردیەوە لە نێو کللتورێکی کوردیەوە وەری دەگرن بۆیە دەنگەکان ڕەنگەکان جوولەکان فۆرمەکان بۆ ئەوان شتی تازن بۆیە هەمویان سەرسام بوون بە شەماڵ سەرسام بوون بە نیگار یعنی زۆر سەرسامی خۆیان بەو هونەرە کە لە ماوەیەکی زۆر کەمیشا پێشکەشیان کرد بۆ پێرفۆرمانسە سادەیە نیشاندا کە نیگار پێشکەشی کرد بۆچی لەبەرەوەی شتێک نەبوو ئەوان پێ ئاشنا بن دیتیان لێرە کللتورێکی جیاواز هەیە شوناسێکی جیاواز هەیە ئاوازێک مۆسیقایەکی جیاواز هەیە بیرکردنەوەیەکی جیاواز هەیە ئێمە زۆر پێویستمانە جیاوازی خۆمان وەکوونەتەوە بپارێزین وەکو مرۆڤیش نا ئێمە وەکو مرۆڤ ئاساییە هاوتابی لەگەڵ هەموو خەڵکی دنیا ئەم جیاوازێکی شۆڤینی نییە بیرکردنەوەیەکی شۆڤینی نییە بیرکردنەوەیەکی پاشکەوت و خواز و پارێزکاری نییە کە بەشێک لێرە ئەڵێ کاکە من چۆن ئیش لە تێکستی کوردیاکەم تێکستی کوردی کەی تێکستە ینی ئەمە خراپترین بیرکردنەوەیە کە دەشێ ئێمە بەریکەوین ئەگەر شانۆی کوردی درامای کوردی مۆسیقای کوردی ئەوەی کوردی ئەبێ لە نێو کللتوری کوردیە لە نێو بیرکردنەوەی کوردیە لە نێو دنیابینی کوردیە جا تێکستەکە کوردی بێ یا بە کوردی کرابێ یا خودی کاری دراماتۆرژی بۆ تەکستی جیهانی کرابێ ئەبێ لەم فەزایە هەنگاو بنێ لە دەرەوەی ئەم فەزایە تۆ ئەبیتە کۆپیەکی زۆر خراپ و دووبارەی کۆمەڵێک فۆرم و چەمک کە لە دنیا خەریکە لێوش خۆیان مەسەرەن ئەو بایەخیان نامینێ مەسەن دنیا ئێستا باسی گرۆتۆفسکی ناکات تازە کورد بە دوای گرۆتۆفسکی ڕاکە ئێستا لە ئەڵمان خۆیان باسی برێخت ناکەن ئێستا چەندین توێژینەوەی دوای برێختیان هەیە ئێمە تازە باسی برێخت دەمانێت بچین باسی برێخت بۆ ئەڵمان بکەین یعنی بچین باسی پیتەر بڕۆگ بکەین پیتەر بڕۆگ لە دواهین نمایشەکانی خۆی دەستبەرداری هەموو ئەو ئەزمونانە بوو کە پێشتر کردبووی هاتەوە سەر جۆرێکی زۆر سادەی تەرەحکردنی شانۆ یعنی ئەو چەندین جار شانۆی هاملەتی پێشکەش کردبوو ئاخیر ڤێرجنی هاملەتی پیتەر بڕۆگ کە پێم وایە 2012 پێشکەش کراوە غەڵەت نەمیان 2002 یعنی فۆرمێکی زۆر یعنی سادەکراوە قیاسەن بە
ئیشەکانی پێشووتری گەڕاوەتەوە سەر یعنی با بڵێن خودی شکسپیر گەڕاوەتەوە سەر ڕۆحە کلاسیشەکەی شکسپیر ئیشکردنە کلاسیکەی شکسپیر لەبەرەوەی لەوێ هەست دەکات شوناسی شکسپیر هێزی شکسپیر لەو شوناسەیە کە تێکستەکەی بەم شێوەیە پیانووسراوە بەڵام بەداخەوە ئێمە تا ئێستا کێشەیەکی گەورەمان هەیە لە تێگەیشتن لەم چەمکە جیهانیانە کە بە ناوی جیهانگەرایی و پاش دراما و پاش مۆدێرنتە و نازانم چی و ئەم چەمکانە تەسویق دەکرێت درامای کوردی و شانۆی کوردی فیلمسازی کوردیان یعنی هەڵوەشاندۆتەوە بەبێ ئەوەی بەدیلی ترمان بۆ پێشکەشکەن کەواتە کاحەمە سوارجان ئێمەی کورد بەگشتی لە هەموو بوارەکان چی لە بواری ئەدەب چی لە بواری شانۆ چی لە بواری تەنانەت شێوەکاری و مۆسیقا و فلیمسازیە کێشەی تێگەیشتن و خوێندنەوە و دەربڕینی تازەمانەیە تەرحەکەمان چییە بۆ نمونە ئێمە هەر هەمومان سەیری دراما کوردەکانمانە کرد ئەممان بینی لە هەنێ درامایە لە هەنێ فیلمە بەس ماڵە دەوڵەمەنەکان پێشانەیە ئەی ماڵە فەقیرەکان کووە لە کاتێکە لە بازار لەسەر جادەکەیە تۆ سیارە لێ خوڕی من لێ خوڕم هەر کەسێکیکە لێ خوڕێ بە هەزارەها کەم و کوڕیە بینین ئەو مناڵەی کە ئەم دەرهێنەری کە ئێستا باسە کردە ئەسپی سەرخۆشەکە مەستی بەهەمەن ئەو مناڵەی بەهمەنی قوبادی ئێستاش ئێمە ڕۆژانە لەسەر جادەکانی بینی هەمومانەی بینی بەس بەهمەن هات بە جورئەتەوە باسی کرد و تەحەدای کۆمەڵگای کرد کۆمەڵگایە کەشە هاتن هێرشیان کردە سەر بەهمەن هەر هەمومان یعنی زۆری نەمان ئەماوت کوردەشکێنێتەوە باش آخر کورد شکارنەوەی چی فیلم ئەگەر هات و کێشمەی تیان نەبێت دراما کێشمەی تیان نەبێت تۆ باسی چیەکەیت ئەگەر بێت و تۆ باسی ئەو خەوشانە نەکەی کە لە ناو کۆمەڵگاکەتا هەیە ئەی چۆن چارەسەریەکەیت ئێستاش خەڵکی ئێمە بە جادەکانە لە مزگەوت دێتە دەرەوە یەکسەر کاغەز فڕێات جگەرەکەی فڕێە ئەی تۆ لە مزگەوت بی نوێژت کرد دەست نوێژت کرد بۆی خۆت پاکەوەکەیت بچیتە بەردەم خوا کەچی دەیتە دەرەوە تۆ خۆت بەر مزگەوتەکە پیسەکەی ئەمە بێجگەلە و مامۆستاکەیە کە دێتە دەرەوە لە بەردەم قوتابخانەکەیکە لەوەی لە ناو قوتابخانەکەش کردبێتی دکتۆرە ئەوانیش بە هەمان شێوە هەمویان دێن بەرخەستەخانەیە ئەچیتە هەرجەیە پیسە ئەی ئەمە کێشە نییە ئەمە باسی بکەین لە فیلمەکانمانە باسی بکەین کە باس شیەکەین ئەڵێن چی ئەو نامە خەوشی میلەتەکەمان پێشانەدا ئەمە کورد بەکەم بە نەشان ناشارستانیت پێشانەدا بۆ کاکە واین ئەبی ئەمە تەڕحکەین بۆی شەرم لە خۆمانکەین ئەبی ئێمە بیگۆڕین ئەمە شوناسەکەمانە ئەو خۆڵی کە لەسەر جادەکە فڕیاراوە ئەوە شوناسەکەمانە کاکە حەمەسوارجان شوناس لەکوێیە ببینمەوە شوناس لە قات و بۆین باغا ببینمەوە دەمن لە ئەوروپا لە ئەمریکا و ئەوروپا گەڕام خەڵکمە بینی زۆر مسەقف بوو مەحامی بوو نازانم چی بوو ئەندام پەرلەمان بوو نەمە بینی قات و بۆین باغ لەبەرکە زۆر بە جلێکی سادەوە هات ملیۆنێرەکەمە بینی بە جلێکی سادەوە ئێستا لە لای خۆمان وای لاتۆ گەر قات و بۆین باغن نەبێ بۆین باغەکە و سوور نەبێ بە ڕۆشنبیر و بە مسەقف و قەدرە ناگرن ئیشەکە ناڕوە ئەمە لە قسانیمانە اینجا کاک حەمەسوارجان ئێمە لە خوێندنەوەمان نییە تێگەیشتنمان نییە و تەرحی تازەمان نییە ئەو تەرحەمان نییە تەرحەکە جیانی بێت بۆی شوناسەکەمان بە دنیا بگات ئێمە هەر هەمومان لەگەڵ جۆمان لە یەکەم تۆنە بێ ئەزانینەوە فیلمە هەندیە جۆمان لە یەکەم تۆنە بێ ئەزانینەوە فیلمە کاوبۆیی و وێسترنەوە ئەمریکیە ئێمە شکرە شوناس بەڵێ بەچی ئیزانین بە گۆرانیەکەیان بە قژی کچەکانیان بە جلەکانیان بە ڕەنگەکانیان هەر هەموو ئەوانەی کە لە دەرەوەن ئەم برادرانی کە ئێستا لێرن ئەڕۆنە دوکانی بازرگانەکان قوماشی سۆماڵی جیاوازە لەگەڵ قوماشی هندیە هەر لە ژنەکان ئەو ژنانی کە ئێستا لێرن لەگەڵمانن بڕۆن لیان بپرسن بزانە چۆن هی میلەتان بەس قوماشەکان جیاکرێتەوە ئەمە بەچی جیاکراوەتەوە مە شوناسەکەیە ڕاست بەڵام ئێمەی کورد
باوەڕت هەبێ ئێمە هەر هەمومانم کێشەیەمانە بووە وتوانە خەڵکی کوێی دووتمانە کوردستان وتوانە پاکستان من گۆرانی بێژەنی کامکار لە تاپا بوو هەمومان نەزانین بێژەنی کامکار چیە بۆ ئەمریکیەکانم لێدا بۆ هۆڵندیەکانم لێدا ئەویت سەرکەوت لێ تێناگەم ئەمە لێ تێناگە نییە ئەمە هی ئەوەیە ئێمە ئیشمان بۆ نەکردووە ئەم تۆنانە بگەێنین بە دنیا ڕاستە ئەوانی پێ ئاشنا بکەین ئێمە ئیشمان بۆ نەکردووە جا تا حەمە سوارجان بابەتەکەمان زۆرتر هەڵەگرێت نامەیە لە کاتێ بگرم من خۆشم قورگم بیناکە قوربانتم من دەمەیە بەس یەک ئاماژە بێک یەکشت بم پێشەوەی خواحافیزی لە بینەرام کە منیش بەڕاستی نامێ زۆر درێژ بێتەوە چکە تقریبان وزەر نەزەرەکەمان گەیاندووە من هەفتەی ڕابردوو لە بەغدا بووم بۆ بینین نمایشێکی شانۆی بە ناوی ئەجیدار دیوار چەند مەقالەیەکیم لەسەری نووسیوە هێشتا بەشێکی کەژماوە بە 4 بەش لەسەر ئەم شانۆگەریم نووسیوە ئەم شانۆگەریە یەکەم جارە لە تاریخی شانۆی عێراقی دێ پەردە لەسەر کۆمەڵێک ڕەفتاری داپۆشراوی قەدەغەکراوی نێو مجتەمەعی عێراقی هەڵەداتەوە باسی دوو لە ڕوویتان باسی گەوادیەکە باسی ژنگۆڕینەوە دەکا باسی ئەوە دەکە کە باوک چۆن دەستدرێژێک هاتە سەر کچی مێرد چۆن کچەکانی ینی نازم چی بڵام مۆر چۆن کچەکانی بەکاردێن و بەکریانەدا بە پارە بۆ خەڵک کچە مناڵەکانی بەکاردێنێ یاین چی باسی مخدراتەکە باسی ئەو ژنە مۆدلانە دەکا باسی ئەو ژنە علاقەی بینی ژنە مۆدلەکان و سیاسیەکانەکە باسی علاقەی بینی ئەو ژنانێک کە لە مەلها ئیشەکەن و لەسەر ئەو سیاسیانەکە لە پشتیان وەستاون یعنی یەکەم جار لە شانۆی عێراقیە دەست براوە بۆ پرسێک کە پێشتر بە هیچ شێوەیە قسەی لەسەر نەکراوە ڕەنگە بە ئاماژە بە ئیحالە بە مەسائلی ئاماژەی دوور بە دووری بەڵام لەم شانۆگەریە زۆر بەڕاستەوخۆیی کۆمەڵێک کارکتەر دێن هەرچی پۆخڵاواتی نێو کۆمەلگەی عێراقیە هەمووی نیشانەدەن ئەمە شوناسەکە شوناسی کۆمەلگەی عێراقیە چیرۆکەی عێراقیە بەڵام ئەم فۆرمێک کەتیایە پێشکەشەکەن فۆرمێکی زۆر تازەیە بەشێکە لەوەی کە لە دنیا پێی ئەوترێ شانۆی دوای مۆدێرنتە شانۆی دوای درامە کە شانۆیەکە پشت بە گوتاری بەسەری یاخود دیدەی یان بە بینراو ئەبەسترێ شانۆیەکە پشت بە هەڵوەشانەوە و دروستکردنەوە ئەبەستێ پشت بە پارچە پارچەکردن ئەبەستێ پشت بە گرێدان و هەڵوەشانەوە ئەبەسترێ پشت بە تێکشکاندنی سنترالیزم ئەبەخشێ ئەوەستێ ئەنی هەموو ئەو مۆرکانی کە لە شانۆی ڕۆبەرت ویلسن هەیە کە ئێستا قیادەی شانۆی پاش دراما دەکات لە هەموو دنیاە شانۆیەکە لە ڕووی فێرمەوە لە ڕووی فۆرمەوە لە ڕووی فۆرمەلیزەکردنەوە شانۆیەکی عەرەبە لێ مفەتتە یعنی پارچە پارچە بووە تێکشکاوە پارچەکانی کۆ ئەکرێتەوە و جارێککە لەسەرەوە هاڕاکاوکەوێتە خوارەوە ئەم پیاوە سینان محسن عەزاوی کە کوڕی ئەکتەر و دەرهێنەری گەورەی عێراق محسن عەزاویە خوای لێ خۆش بێ مردووە کوڕی ئەم فۆرمە جیهانیەی هێناوە ئەم فۆرمە تازەترین فۆرمی دنیای بواری شانۆی هێناوە بەڵام قەزیەیەکی عێراقی پێتەسویقەکە قەزیەیەکی محەلی پێتەسویقەکە کێشەیەکی عێراقی پێتەسویقەکە بۆیە من کێشەم نییە کاتی ئێمە هەر فۆرمێک لە دنیا بینین بەڵام لە ئەخیرە ئەمانەیە لەم فۆرمایکی پێشکەشکەین ئەمانەیە چ کێشەیەکی تیا تەسویقکەین کێشەیەک بە دنیا بناسین چ کێشەیەک پێویستە ئەم فۆرمە ئێمە بۆچی بەکاری بێنین ئایا فۆرمێکی شانۆی سویدی بین بۆ ئەوەی ئیشێکی لاشنۆرین بە دنیا نیشاندەین یان بۆ ئیشێکی کوردی ئێمە ناتوانین لە سویدیەکان باشتر لاشنۆری بکەین ناتوانین لە سویسریەکان باشتر لە دۆرەنمادی ئیش بکەین ناتوانین لە پۆلۆنیەکان باشتر لە مرۆژێک ئیشکەین ناتوانین لە ئەڵمانەکان باشتر لە برێخت و لە هانزلیمان ئیشکەین کەواتە ئێمە دەتەکرێ ئەم فۆرمانە هەمووی سوودی لێوەرگرن بیاهێنین بەڵام تەسویقی کلتوری خۆمانی پێ بکەین تەسویقی کێشەکانی خۆمانی پێ بکەین تەسویقی ئەو بۆی دابڕاو نەبین ئێمە تەنها هەر لە مڕبعی یەکەم نەبین لە چوارگۆشەی یەکەمی دنیابینی ئەرستۆ نەبین یعنی هەر لەم قۆناغە نەمێنینەوە تا لە بواری فیلم بیان لە بواری شانۆ بێ
ئەبێ کەرستەکانمان تازەکەینەوە دنیابینیمان تازەکەینەوە بەڵام قەزیەکەمان هەر هەمان قەزیەیە بەڵام ئەبێ دنیابینیمان بۆ قەزیەکەمان تازەکەینەوە ئێمە قەزیەمان نەگۆڕاوە ئەم قەزیانە ئێستا جەنابت باس کرد بەشێکە لە قەزیەی مجتەمەعی کوردی ئەبێ باسی لێ بکرێ ئەبێ قسەی لێ بکرێ بەڵام وەرە بە باشترین تەکنیک باسی بکە بە نوێترین فۆرم باسی بکە ئەو کاتە قبوڵیت وەرەگرێ خەڵک پێشوازی لێیەکە سەیریەکە بەڵام تۆ شتێک مێنە ڕەبتی بە کۆمەلگەی خۆتەوە نییە وڵات فیلمێکی مەکسیکیت بینیوە فیلمێکی ئەوەی شکاندنی زیندانی ئەمریکیت بینیوە فیلمێکی نازانم چیت بینیوە ئەتەوێت تەقلیدی بکەیتەوە ئەمە هیچ لە تۆ ئیزافە ناکە ئەمە تۆ ئەبیتە کەسێکی بێفکر بێهزر بێ بیرکردنەوە بێ دنیابینی ئەو کاتە تۆ ئەبیتە جێگەی سەرنجی دنیا کە دنیابینی جیاوازی خۆتە بێ تۆ مۆسیقای جیاوازت هەیە ینی ئەدەبی جیاواز هەیە بیرکردنەوەی جیاواز هەیە کللتوری ئەفسانەی جیاواز هەیە سەرۆتێکی زۆر گەورەمان هەیە کاک سەرکەوت بەڵام عەقڵی بچووکمان هەیە ئێمە پاشخان و سەرۆتێکی زۆر گەورەمان هەیە بەڵام بەداخەوە کۆمەڵک عەقڵی زۆر بچووکمان هەیە کە ناتوانێت لەو هەموو پاشخانە گەورەیە فیلمی گەورە دروستکە درامای گەورە دروستکە شانۆی گەورە دروستکە ئێمە تا ارتقا بە عەقڵ نەکەین ئێمە باڵەخانەمان بەرز کرد بەڵام عەقڵمان بچوو کردەوە جارەکانمان فراوان کرد بەڵام مەداری عەقلیمان تەسک کردەوە ئێمە پێویستمە لەبەرەوەی تەربیەمان سەقەت کرد تعلیممان سەقەت کرد کللتورمان سەقەت کرد هەموو ئەمانەمان تێک شکاند ئینسانمان بچوو کردەوە بینامان گەورە کرد بینای پەنجاقاتیمان هەیە لە ڕووی بیرکردنەوە ئینسانەکانمان بۆنەتە کورتە باڵا یعنی ڕێز و احترام بۆ کورتە باڵاکان باسی بیرکردنەوە دەکەم بۆیە پێویستمانە جارش کە بنیادی ئینسانکەینەوە بنیادی وعیکەینەوە بنیادی دنیابینی خۆمانکەینەوە ئەو جارە ئەنجا ئەتوانین بە شێوەیەکی ڕاست و دروست تەسویقی کللتوری خۆمان بکەین هەر یەکێ لە ئێمە کە لە ماڵە چێتە دەرەوە بزانە چەند مەکتەبی تازا بینی قوتابخانە نایبینی هەر قوتابخانە کۆنەکەیە بەم تەمەنەمەوە من لە کۆڵانی خۆمان لە شۆرجەی کەرکوب چوومە دەرەوە هەر قوتابخانەی سەلاحەدین بوو قوتابخانەی شۆرجە لەولاوە هەڵگورد لەم لاوە ئێ باشە ڕێژەی دانیشتوان زیادی نەکرد تا قوتابخانەش زیادکە لە ناوچەکە ئەمەیە تاوان شەستەکان عێراق 7 ملیۆن و شتێک بوو ئێستا عێراق نزیکەی 45 ملیۆنە یعنی بە 6 ساڵ چەند بەرامبەر زیاد بووە وەنیە ئەی باشە نابێ قوتابخانە لەگەڵ یا زیادکە نابێ خەستەخانە لەگەڵ یا زیادکە ئەمە هوشیارکردنەوەی کۆمەلگان نییە ئەی نابێ شانۆکانمان زیادکە ئەی نابێ هۆڵی سینەماکەمان زیادکە لە هەشتاکان هۆڵی سینەمامان زۆر بوو ئێستا نەماوە لە کەرکوب نییە نازانم لە هەولێر چۆنە نازانم لە دۆک چۆنە ئەوەی لەنە مۆڵەکانە هەیە بەداخەوە لەبەرەوەی لە مۆڵەکانیش هەم لەبەرەوەی نرخەکەی زۆر گرانە بۆ خەڵکی ئاسایی هەمیش بەڕاستی ینی حزورێکی ئامادەیەکی سینەمای کوردی نییە کۆمەڵێک فیلمی خراپ ینی گیان با بڵێن لە ئاستی پێویستە نەبوو لەم ئەخیرەیە ینی کۆمەڵێک تەجروبە کرا کە بەشێکیان ناتوانانی بەڕاستی لە ئاستی چاوەڕوانی بینەری کورد بن ئەمە زیاتر کە ینی ئەم مەسافەی نێوان بینەر و دنیای فیلمسازی کوردی دوورخستەوە ڕەنگە هەندێک تەجروبەی باش کرای بە تایبەتی لە سلێمانی زۆرێک لە کۆنتاکتی باش لەگەڵ بینەر کرا بەڵام فەرمووەرە لە هەولێر ینی فیلمێکی وەکو کەواتە چاوەڕێبەی جوان بامەڕنی کە نزیکەی 15 ساڵی لەسەر تێپەڕیوە میزانەکەی لە ملیارێک تێپەڕیوە ڕاتەبی کە فیلمەکەم بینی کاک سەرکەوتژیان یعنی گریانم بۆ حاڵەیە ملەتە هات یعنی نازانێت تاریخ خۆی تەسویرکە یعنی فیلمێکی دوور لە ڕووی تو ئەمەنە تافێ ئەمەنە پوچ ئەمەنە دەستکاری کراو ئەمەنە بە حزبی کراو ئەمەنە نازام چی ئەمانە بە شخصی کراو جا لە ڕووی کوالیتیشەوە یعنی دیگە لە تەمسیلی چەند ئەکتەرێکی لەوانە خوا لێ خۆش بێت زیاد دڵپاک و سەلام کۆی و ئەمەستا عەبدول و کۆمەڵێک ئەکتەری تیا بوو فیلمێکی تا سەر ئێسقان خراپ فیلمێکی تا سەر ئێسقان یعنی تۆ قەیزی لێ دەکەیتەوە سەیریکە یعنی نازانیت چی بڵێ نە مۆنتاژی مۆنتاژە نە ڕیزبەندی تایە نە فیلمسازی تایە نە دەنگی تایە هیچ شتێکی تیان نییە تۆ بەم زۆرە فیلمسازیە تەسویقی کللتوری کوردیەکەی بەم بیرکردنەوە تەسکە حیزبایەتی و شەخص پەرستیە تەسویقی
کللتوری کوردەکەی ئەتێش کورد لێ کارکتەرە کوردکەیتەوە ئەتێ بڵێ کورد هەموو یعنی فلان ئەبێ ئەتێ بەس فلان گزارش لە کوردەکە یعنی هەموو مێژوی کورد بریتە لە فلان یان فلان حزبیان ئەم عقلیەتێک ئێستا بەداخەوە لەم 10 ساڵی ئەخیرا دروست بووە لە ناوبواری کللتور و فیلمسازی کوردیە ئەمە زۆر مەترسیدارترە یعنی ئێمە گلەیمان لە بەهمەنی قوبادیەکە دەمانوت یعنی هەنێزار مەسەرەن ڕەنگە قاسی بووە بەرامبەر بە تاچی کورد بەڵام ئەمانە ئێستا خەریکە هەموو کللتوری کوردی و مێژووی کوردی و هەموو ئەو شتانەی کورد هەیەی هەمووی تحریفەکەن هەمووی دەشێوێنن لە پێناو نووسینەوەی مێژوویەکی مزەیەف مێژوویەکی ساختەکرا و مێژوویەک کە هیچ ئەسڵ و ئەساسێکی نییە یعنی هەتا تیادا ڕەمزەکانیشی تیا ناشرین کراوە ئەمە زۆر خراپە بەڕاستی کە فیلمسازی بچێتان بوارە بەهمەن توانی لە ڕێی زامەکانەوە سنوور ببڕێ و بچێتە دەرەوە بەڵام تا ئێستا فیلمەکانی ترمان لەکوا لە چەند هۆڵی دنیاە سینەماکانی دنیای نمایش کراون بەس بەسەوانەی بەهمەن نمایش کراون ڕاست کەسیشمان نەهاتوین ئەو ڕێچکەی بەهمەنمان بەدڵ نییە هەمووی نابێت بڵین هەمووی ڕەفسکەینەوە بەڵام ئەوەی تیا بۆ زانیەتی چۆن دەستخاتە سەر زامەکان و زانیەتی چۆن مخاتەبەی جمهوری دەرەوە ئاکات وڵاتانەکات بۆیە لە هۆڵەکان نمایش کراوە بەس چەندمان هاتوین ئەو هەنگاوەی بەهمەن تەواوکەین بەرەو پێشتری بەرین نەمان کردووە ئەوەشمان کە گلەیش لە بەهمەنەکات خۆمان ئێستا لە دواوین ئەمە کێشە زۆر ڕاست ئێستاش فیلمەکانی ئێمە نەگەیشتوتە ئەو ئاستەی فیلمسازی کە بەهمەن فیلمەکانی پێ دروست کردووە خۆ فیلمەکانی بەهمەن چەندی ساڵیان بەسەرە تێپەڕیوە نەگەشتوین و نەشمان کردووە و کەسیشمان نەچوینەتە هۆڵەکانی دنیا و هەتا سینەمای کوردی نەچێتە هۆڵەکانی دنیا هەر بە ئەفلیجی ئەمێنێتەوە پارەی ئەکتەرەکەی پارەی فەڕاشەکە دەرناکات ڕاستە نایکە چونکە تۆ بەس لە سلێمانیە نمایشەکرێ ئەوە تا هۆڵی سینەمامان نییە ڕاست جارێ هەر کێشەی زۆرەکانمانەیە ئەوە گەورەترین کێشەیە بە لێرەوە کێشەی شوناسەکەمان بە جوانی ناگات ئەمە بەستەکەمان ئێمە ئیش بۆ واکەین ئەگەر سیاسیەکانمان نایکەن ئەگەر دەوڵەمەنەکانمان نایکەن ئەگەر ئاغاکانمان نایکەن ئەگەر خاوەن کارگەکانمان نایکەن هەرچیەکەڵیت ئەگەر ئەوان نایکەن خۆ بێ ئەمەی ڕۆشنبیران و هونەرمەندان و هۆشمەندان بیگەین ئەبێ کاروانەکەمان نەوەستێت ئەحمەدی خانی توانی مەموزین بنووسێ و بیگەێنێتە دنیا حیرانەکانی ڕەسوڵ سیساوەی تا ئێستا مۆلکی کوردی جوانی پێوەیە و شوناسە لاوکەکانی یەزیدیەکان تا ئێستا مۆلکی کوردی شوناسە سیاچەمانە و ئەڵاوەیسی و قەتار و ئایەکەی گەرمیان تا ئێستا و ئازارانە گەڕێتەوە من کاتێککە ژنانفالێکە بینم دانیشێت ئایەکەڵێ بەبەیتەوە ئەوە شوناسە بەڵام ئێمە نەمانتوانێ بیگەێنی ئەوانە ئێمەیان هێشتۆتەوە ئەوانە شوناسیان هێشتۆتەوە تا ئێستاش ماون بەس ئێمە هەوڵەکانمان کزە کا حەمە سوارجان وەکوتم من هیلاکم داوای لێبوردن لە هەر هەمووتانەکەم قوربانە دم کاک سەرکەوت بەڵامش لە سەفەر هاتوومەتەوە هەر ینی بڕاتەوی بەرنامەکەشما بیر نەماوە بەستا نامێت بە ڕەوان کردم هەر بیرم نەمابوو قوربانتم ئازیزان زۆر سوپاسی هەر هەمووتانەکەین دەستخۆشی لە هەر هەمووتانەکەم کە بابەتەکەتان ئەوەنەی تر گەرم و گوڕ کرد کە حەمە سوارجان زۆر سوپاسی بەڕێزیشتانەکەم کە بە تەنگ داواکەمەوە هاتی و بابەتێکی جوانمان وروژان من پێم وایە بابەتێکی جوانمان وروژان ئیتر لە کۆتایی ئەگەر بەڕێستان شتێکتان هەیە فەرموو وەڵام من دەستخۆشی لە جەنابتەکەم جارێک کرد و سوپاسی زۆر بۆ و ئازیزانێک کە بە دیارمانەوە بوون بەڕاستی من قەرزاری هەموو لایەکتانم قەرزاری ئێوەم ئەم پرسێکی زۆر گەورەیە ینی خۆشحاڵم کە لە فیلمسازانەوە باس کرا هیوادارم بەڕاستی هەروە بە سادەی نەمێنێتەوە چکە بۆ ئەوەی جارێککە بچینەوە سەر ڕێگا ڕاستەکە پێویستمانە بگەڕنەوە بۆ شوناسی خۆمان بۆ دنیابینی خۆمان بۆ کللتوری خۆمان ئەگەر لێوە دەست پێ نەکەینەوە هەرگیز نەدەتوانین سینەماکی باشمان هەبێ نەتوانین شانۆیەکی باشمان هەبێ نەدەتوانین مۆسیقا و درامایەکی باشمان هەبێ بۆی هیوادارم جارێککە پێداچنەوە بە هەم پرس و چەمکانە بکەین جارێککە ئەو چەمکەیانەی دنیا کە ئەتوانێت خزمەت بە پرسی ئێمە بکە بەکاریان بین و سوودیان لێ بگرن چەمکانش کە بەڕاستی
دەخیلن بەسەر کۆمەڵگەی ئێمە توان نوازیان لێبین ئێمە قەرزاری هیچ شتێک نین لەم بوارەوە بۆیە خۆشحاڵ دەبم و ئەگەر ئەم بابەتە ببێتە بابەتی کۆنفرانسێکی زانستی لە نێو زانکۆکان یا هەر دامەزراوەیەکی ئەکادیمی و زانستی لە وڵاتە بۆی بەڕاستی دارشکە میکانیزمێکە بێ بۆ کارکردن نەخشە ڕێگایەکە بێ بۆی هەمومان بۆی بگەڕێنەوە بزانین ئێمە لەکوێ پێدا دەنێن هەنگاو بەرە کوێ دەنێن ئاراستەکەمان دروستە ئایا بەڕاستی بەرە ئەو شوێنە دەڕۆین کە پێویستمانە پێی بگەن یاخود ئاراستەیەکی پێچەوانەمان گرتیە و هەمیشە لە مەبەست و ئامانز دوور دەکەوینەوە هیوادارین ئەمە بکرێ من ئەنرژی لە جەنابە دۆرەگرم دەزانم تۆش پیاوێکی پڕ لە ئەنرژی هیوادارین بەو تەفاولەوە بەو دنیا بینێ جوانەوە داهاتوومان باشتر بێ لەو چەند ساڵانی کە بەڕێمان کردووە. ئازیزان زۆر زۆر سپاسی هەر هەمووتانەکەم کە بەردەوام ئێوە هاوکاری ئێمە بوون و ئێوە خاوەنی فلیم سازانن و ئێوە گەرم و گوڕیتان بە فلیم سازان بەخشیوە واتان کردووە کە منش لە خزمەتتان نابم بە هەرچ وەزع و زوروفێکم بێ لە خزمەتتان نابم و نێڵم فلیم سازان بۆ ئەستێ تا تینم تایە. زۆر زۆر سپاسی هەر هەموو لایەکتانەکەم دەستان